بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژداتینەوە خزمەتان هیواخوازین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای گەورە و میرهەبان ئایزانم دووبارە سڵاوتان لێبێ سواز بەخوا ڕۆژ دەرفەتە و لەگەڵ هاوکارم کاکە دانیار کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بێوەی عزیز پێشکەش بکەین دوادارین لە تەندروستێکی باش و هەروەها حاڵەتێکی دەرونی ئاراما بن بۆ هیوایی ئەم بەڵایەشی کەوا ئێستاکە لە ناوایە هەرچی زووترە کەم بێتەوە و حاڵەتی دەرونی و تەندروستی هاوڵاتیانمان بەرەو ئاسایی بوونەوە باشتر بڕوات. وڵات زان ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەرە و کۆمەڵێک بڕگە و زانیاریمان بۆ ئامادە کردوون لە تەوەرەیەکەمدا باز لە مانگرتنی پزیشکان دەکەین کە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە پزیشکان لە نەخۆشخانەکانمانیان گرتو داوای جێبەجێکردنی داواکاریەکانیان دەکەین لەم تەوەرەیەماندا باز دەکەین کە ئایا ئەم مانگرتنیە تاکەی بەردەوام دەبێت بۆ کێ بەرپرسە لە مانگرتن و یاخود خراپبوونی دۆخی تەندروستی لە هەرێمی کوردستاندا. بەڵێ هەر لە سەروبەنی دەتوانم بڵێم بێباکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەدەمەوە نەهاتنی داوای ڕەوای هاوڵاتیانی فەرمانبەرانی پرۆژەیەکی تریش لە ئارادایە کەوا بە شێوەیەکی گشتی فەرمانبەران و وەروە بە شێوەیەکی تایبەتی تریش مامۆستایان کەوا دەست پێشخەریان کردو پرۆژەیەکی دەیانوێت موچەکانیان ڕاژەکانیان بوازنەوە سەر حکوومەتی ناوەند و حکوومەتی عێراقی لە تەوەری دووەما قسە لەسەر ئەو بارەدۆخەی کەوا هاتوتە پێشەوە و پرۆژەیە و وەروەها ئەو داواکاری کە دەیانەوێت موچەکانیان بوازنەوە بۆ بەغدا قسە لەسەر ئەو بابەتێ دەکەن. وڵاتزیان دەستپێکش دەچین لای بڕگەی کەش و هەوابزانی پێشبینەکانی کەش و هەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چۆن دەبێت بۆ ئەمڕۆ پێکەوە بینەری دەبین.
بەڕێزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر ئەتوانین بەو شێوەیە دەست بکەین کێ بەرپرسیارە لە مانگرتنی کەرتی تەندروستی بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز جەبار حەمامیرمان کردووە نوێنەری بۆردی ڕێکخراوەکانی تەندروستی. کاک جەبار زۆر خێربی. زۆر سپاس ئەگەر لێەوە دەست پێ بکەم بارودۆخێک هاتۆتە ئاراوە تۆزێک ناهەموارە توانین بڵێن کێ بەرپرسیارە لە مانگرتنی کەرتی تەندروستی و هەروە ئەو قۆناغێکی ئێستا پێگەشتووە. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کەناڵی پەیام. بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی ڕێکخراوی پیشەین ڕێکخراوی پیشەیی دوو ئەرک و مەهامی لەسەر ئەرکیشی سەرەکیمان داکۆچیکردن لە مافی توێژەکانمان کە ئێمە نێنرایەتیان دەکەین لە هەمان کاتیشدا ڕاگررتنی هاوسەنگێک لە نێوان مافی هاوپیشەکانمان لەگەڵ مافی نەخۆش. بۆیە بڕیاری بایکۆت و مانگرتن یاخود بڕیاری هەر کارێکی کەبێ کە زیان بە نەخۆش بێنێ یەکێکە لەو بڕیارانەی کە کۆی ڕێکخرا و سندیکاکان لە ناو ناوەندی تەندروستی بەکارێکی سەختی دەزانن. بەڵام ئەمەی کە ئەم دۆخی ئێستای خۆقااندووە ئەو دۆخەیە کە نابەرپرسیارەتی و خەمساردی حکوومەتە. هیچ باچی نییە بە ئینتەرنێت لەم دۆخی ئێستادا کە قەیرارێکی پەتایەکی جیهانی ڕووی لەم دەڤەرە کردووە لەگەڵ ئەوەشدا بە هەندی وەرناگرێ خەمسار دەگوێ بە داواکاریەکان نادا. بۆیە ئێمە لە دەرەنجامی ئەو پێداویستیانەی توێژەکانی خۆمان لە ناوەندی تەندروستی لە دەرەنجامی ئەو فشارەی کە ئەوانیش لە ئێمە دەکەن بۆیە ناچار بووین کە ئەو هەوڵ ڕێکخراوەی ناوەندی تەندروستی دانیشتێ بکەین بۆ ئومێدەی کە ئەم بەلاغ و بەیاننامەی ئێمە بڵکو وەڵامدانەوەیشی ئەرێنی هەبێت لایەن حکوومەتدا ئەوە بوو کە لە ماوەی 48 کاتژمێرماندانا و ئاگاشداریشین هەموو خەڵک ئاگادارێکە بڕی 400 ملیار لایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە هاتووە. بۆیە بە پێویستمان دەزانین لەگەڵ گەیشتنی ئەوە و جاری پێشوش کە ئێمە لە مانگی 5 بایکۆتمان ڕاگەیان بەڵێنی ئەوان پێداین کە هەر 30 ڕۆژ جارێک سێکتەری تەندروستی نەبەستنەوە بە سێکتەرەکانی تر لە کاتی خۆیدا بەهۆی ئەم قەیرانە و ئەم پەتایی کە ئێستا توش بووە لە 30 ڕۆژ جارێک بووچە بدرێ. بەڵام بەداخەوە هیچ وەڵامێکیان نییە. بۆیە ئێمەش 48 کاتژمێرماندانە وادە بۆ حکوومەت بەڵکو وەڵامێکمان داتەوە و لە بەلاغەکەشدا لە بەیاننامەکەدا ئاماژەمان بۆ داوە ئۆباڵی هەر دەرەنجامێکی کە لێکەوتەیەک بێ لە دەرەنجامی ئەم بایکۆت و مانگرتنی ناوەندی تەندروستی لە ئەستۆی حکوومەتە. لەو 48 کاتژمێری داتانەوە پێم وایە بێچەند کاتژمێرێکی کەمی ماوە. توانی پێمان بڵێ مەسەلەن ئێوەکو نوێنەری بۆردی ڕێکخراوەکانی تەندروستی هەڵوێستان چی دەبێت بەرامبەر بە حکوومەت یانی چ زمانێکی قسە لەگەڵ حکوومەت دەکەن؟ بەڕاستی ئێمە من ئەوەندەی کە خۆمان لەگەڵ هاوپیشەکانمان کە قسەمان کردووە لەگەڵ بایکۆتی ئێمە وەزارەتی دارایی لە هەواڵەکان و ڕاگەاندنی بۆ کرا کە لەم یەک دوو ڕۆژەدا و پێشتریش هەفتەی پێشوش کە دەست بکا بە دابەشکردنی موسە. بەڵام ئێمە هەست دەکەین لەگەڵ ئەو هەنگاوی ئێمە خەمساردێکی تریان بۆ دروست بووە لە جیاتی کە پەلە بکەن لە پێدانی موسە بۆی دۆخەکە نەخڵقێ. بەڵام هەست دەکەین کە جارێکی کە سزادانی کەشتریش دەدا بە هەموو پێوەرەکان بڕیاریاندا بوو کە لە 4 مانگدا موچە دابشکەن لە 15 دابشیکەن. بەڵام ئێستا قسە لەسەرەوە دەکرێت کە لەم هەفتەیەشدا دابش نەکرێت. بۆیە ئێمە لە ئەمڕۆ لەگەڵ تاوابوونی وادەکە هەر حەوت ڕێکخراوە پیشەیەکە کۆبوونەوەیکی خۆمان هەیە و بە دڵنیاییەوە چۆن ئاماژەمان پێداوە لە بەیاننامەکەی پێشودا بە دڵنیاییەوە ئێمە خاوەنی ئەو بەڵێن دەبین کە بە هاوپیشەکانی خۆمان داوە. بەڵام چۆنیەتی بایکۆت و مانگرتنەکە ئەو لە ستێپەکانی و چۆنی هەنگاوەکانمان لەگەڵ ڕێکخراوەکانی تر بڕیایی لەسەر دەین کە لە چەند کاتژمێری داهاتوو یەکلا دەبێتەوە. زۆر باشە حکوومەت بۆچی هیچ وەڵامێکی نییە ینی با بڵێن داڕمانی کەرتی تەندروستی پێ باشترە دەوەی کە موچە دابینکە بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی کە کۆڵەکەی کەرتی تەندروستی پزیشکان و کارمەندەکان لە نەخۆشخانەکاندا ینی بۆ شازە مامەڵەتان لەگەڵا دەکات بۆی کە تا ئێستاش لەم وادەی مانگرتنەدا هیچ وەڵامە هیچ بەرپرسێک هیچ کەسێکی لایەن تەندروستی حکوومەت وەڵامێکی بۆ ئێوە نەبووە. بڕاستە خۆی وەکو کۆی جونگەکانی تر حکوومەت هەستی بە بەرپرسیارەتی نەکردو بەرامبەر بە خەڵک. بەڵام جیاواز لە هەموو سێکتەرەکان ئەوە لەم کاتەدا بە چاویشتر سەیری کردبە لەبەرەوەی کە هەم پەتاکە جیهانیە و هەموو خەڵکیشی گرتوتەوە و بە تایبەت لەم ساتەی ئێستادا کە هەڵکشانێکی مەترسیدار لە ئارادای ڕۆژانە لە ناو هەرێمی کوردستاندا زیاد لە 100 تا 200 کەس توش بووە و توشبووەکانی ئەم جارەش بەهۆی توندی ڤایرۆسەکە بەهۆی دەرکەوتنی نیشانەکانیان زۆر بە قورسی هەیە. بەڵام ئێمە هەستمان کردووە ینی یەکەم
حکوومەت حەز دەکەم لە هەر کاتێکدا کە خەڵک بیەوێت جم و جۆڵێ بکە و بە ناڕەزایەتی مافی خۆی بەدەستبێنێ سزای خەڵکەکەدا و گوێ نادات بەوەی کە دەرەنجامەکانی چی دەبێت یعنی ئەوەندەی بیر لە ترساندن و چاوسورکردنەوە لە خەڵک دەکە بۆی فێر نەبن کە بە شێوازێکی مەدەنی داوای مافەکانی خۆیانکەن ئیلا دەبێ ئێمە وا فێرکراونەوە و کوێلەیەک دەبێت کەی ئەوان بڕیاریاندا ئێمە چاوەڕوانیانکەین و لە هەمان کاتیژ ئێمە پێشتری ئەو قسانەمان کردووە سێکتەری تەندروستی و ناوەندی تەندروستی و وەزارەتی تەندروستی لای حکوومەت وەزارەتێک بووە بەناو خزمەت گوزاری بووە بەناو خەدەمی بووە بەڵام هیچ گرنگیشی ئەو تویان پێنەداوە هەر لە تەخسیسکردنی بودجە و هەر لە گرنگی پێدانە کارێکیان نەکردووە کە ئەم وەزارەتە یەکێک بێت لە وەزارەتە پێشەنگەکان ئەوەنەی کە بیر لە بازرگانی دەرمان و بەکارهێنانی کراوەتەوە بۆ سوودوەرگرتن لەم سێکتەرە ئەوەنە بیر لە پێشکەشکردنی خزمەت گوزاری تەندروستی نەکراوەتەوە و بەڵگەش بوو ئەوە ئەو تا لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایەدا بە هەموو بەرپرسانی تەندروستی و هەموو حکوومەتیش باز لەوە دەکات کە هیچ ژێرخانێکی تەندروستیمان نییە و سیستمیشی تەندروستی لاوازمان هەیە و بە ئاشکرایی لەسەر ڕاگەیاندنەکاندا باز دەکەن بەڵێ بە نەبوونی ئۆکسجین خەڵک دەمرێ بە نەبوونی توانای مرۆیی خەڵک دەمرێ ئێمە یەک دنیا خەڵکمان هەیە دەرچوی کۆلێجەکان کە پەیوەندی بە بەشە پزیشکەکانەوەی بەڵام لە ساڵی 2012ەوە یەک کەسیدا نەمەزراندووە بۆیە لە کوی سێکتەرەکە لە کوی ناوەندەکانی تەندروستی توانای مرۆیمان ئەوەندە کەمە کە ناتوانێت لە ساڵ 50 پێداویستەکانی شوێنەکەدا کاک جەبار بەڕێز دکتۆر سەباح بەڕێوەری گشتی تەندروستی سلێمان دەڵێ ئەگەر حکوومەت بەدەمەوە هاتن نەکە یاخود ئەم بارەتەوە خەوا بڕوات لە چەند ڕۆژی داهاتوو وا بزانم هەنی حتا ئەگەر هەڵە نەبم کەم ڕۆژەکانیشی زۆر کەم تهدید کردو لە 2 ڕۆژی داهاتوو لە چەند ڕۆژی داهاتوو لە سلێمانی کارەساتێک ڕوو دەدا مەسەلەن ڕەنگە زۆر قرس بێت ئەم هۆشداریەی بەڕێزیان بۆ پشتگیریکردنە لە داوای حەقی پزیشکان کەوا حکوومەت بەدەمیانەوە بێت یاخود تعلیقێکە بۆ پزیشکان و کەوا بەهۆی مانگرتنی ئەوانەوە کارەسات ڕوو دەدا وڵا بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ سەرجەمچین و توێژەکانی ناوەندی تەندروستیدا بوو من ئەو شەو لە کەندیشە لە کەناڵەکانی ڕاگەاندندا ئاگام لێ بوو ئەو ئاماژەی جەنابەت باسی کرد ئاماژەی پێداوە بەڵام ئەمە وەکو ئەرشی سەرشانی خۆی وەکو پزیشکێک لە هەمان کاتدا وەکو بەڕێبەرێکی ئیداری لەم دەڤەرە پێویستە کە هوشیاری بداتە حکوومەت لەوانەیە ئەوەی کە ئێمە وەکو ڕێکخراو باسی دەکەین بە جۆرێکی تر وەری بێ بۆیە ئێمە داوامان لەویش کردووە کە ئەو هۆشداریە بدا بە حکوومەت لە کاتی جێهێشتنی ناوەندەکانی تەندروستی بە دنیایی بە بەدڵنیاییەوە کارەسات دەخڵکێ و ئەگەر ئێمە خۆشمان لێ بین هەڵکشانەکە هێندە زۆرە هەر جارێکی کە پێویستە حکوومەت ئاوری زیدیتر لەو سێکتەرە بداتەوە ناکرێت بەم شێوەیە مامەڵی لەگەڵکە زۆر باشە لە ئێستادا پزیشکان ڕۆڵی چیان هەیە لە ڕوبەڕووبوونی ڤایرۆسی کۆرۆنادا کە دەوترێت جنگاوەری یەکەمی ڕوبەڕووبوونی ئەو ڤایرۆسە و لە پێشەوەی هەموو چینەکانی دیکەن تاوەکو و ڤایرۆسە بڵاو نەبێتەوە چارەسەری نەخۆشەکان و توشبووەکانیش بکەن بەمانگرتنی پزیشکان و کارمەندان چ کاریگەرێکی دەبێت لەسەر توشبووەکان لەسەر نەخۆشەکان لە ئێستادا هەرچەندەکە هەر دۆخێکی نەخوازا و بخوازرێکە هەموو وڵاتیان دەزانن لە ئەستۆی حکوومەتە کە ئەوان موچەکەیان دابین ناکات ئەوانیش کار ناکەن ڕاستە کاک دانیێل ئێمە من لە جاری تریشدا ئاماژەم پێداوە هەریکێک لە ئێمە کە دەرچووی بەشە پزیشکەکانە لە کۆلێجەوە تا پەیمانگاکان سوێندی یاساییمان خواردووە کە خەمی نەخۆش پێش خەمی ئێمە بێ پێشخەمی خۆمان بێ بەڵام لەم پەتایشدا سلمانمان کە لە کاتێکدا کۆی دام و دەستگاکانی حکوومەت بەهۆی کەرنتینەکردنەوە لە ماڵەوە بوون سەرجەم توێژەکانی ناوەندی تەندروستی لە ئەرک و واجباتی خۆیاندا بوون و توانی ویانە کە شەپۆلی یەکەم زۆر بە سەرکەوتووی تێپەڕێنن کە هەرچەندە من لە ڕووی زانستی و ئەمە شەپۆلی دووەمیانە ئەمە بابەتێکی ترە بەڵام لەسەر هەڵدانەوەیەکی تر کە هەنێک هۆکاری تریشی لەوانەیە لە پشتەوە بێ جارێکی تر زۆر بەدڵ سۆزانە تو ئەگەر یەک بە شارەزاییەوە بێنە ناو بواری تەندروستیەوە ئەوەی کە لەسەر ئێمە وەکو ئەرک چی لەسەرمان بوو بێ کردومانە بێ لە تاقیەکانی کام وڵاتە پێشکەوتەکانی ئەوروپا و لە دەرەوە لە ئەمریکا هەڵسان بە ئەنجامدانی تازەترین شیکاری خوێن بۆ ئەوەی کە دڵنیابی ئەم ڤایرۆسە گەیشتوتە ئەم دەڤەرەیان گەیشتوتە ئەم سنوورە ئەوە لە ڕێگەی تاقیەکانمانەکراوە و خەڵکیشی پسپۆر بە خۆبەخشی هاتوتەوە گەڕاوەتەوە کە لەم بوارەدا کاری کردووە و زۆر بە زانستیانە کار لە هەمان کاتیشدا پزیشکەکان کارمەندی تەندروستی لە کۆی تیمەکاندا هەر لە ڕشاندنی لە ڕەشکردنی ناو بازار و شەقامەکاندا لە وەرگرتنی نمونە بۆ شیکاری خوێن لە ئەنجامدانی شیکاریەکانی خوێن و لە چاودێری نەخۆشەکان کە توش دەبن بۆیە ئەوەی کە پێویستە لە هەر شوێنێک لەسەر ئێمە کراوە بەڵام
لەگەڵەوەشدا ئەمە لە لۆدێک بووە لەسەر ئەو پزیشک و کارمەندانە من ئێمە لە من ئەوەی کە چاودێریمان کردووە کارمەندمان هەیە لە شەفتەکەی خۆیدا لە باین لە هەشتی بانیەوە تا سێی شەو بۆی فریای شیکاریەکان بکرێ بەم شێوەیە داوامی کردو نەک چەند کاژمێرە کاک جەبار گرفتێکی ترەیە کۆمەڵک لە پزیشکە بەڕێزەکان داوایەکی تریان کردویانی بەدەر لەوەی کەوا موچەکەشیان نییە و مەسەلەن ڕەنگە سەرقاڵی کاری دەوامیشن باز لەوە دەکەن کۆمەڵێک لەو پێداویستیانەی کەوا لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناڤایرۆس بۆ پزیشکێک لە جلوبەر یاخود بۆ کارمەندێکی تەندروستی لە ماسکی کەوا کوالەتی زۆر بەرز بێ نەگەم ماسکە ئاسایانە یانێ هەتا ئەمانش لە خەستخانەکان کەمیان کردو یاخود کوالەتیان باش و بەشێکی زۆر لە پزیشکانیش مەسەن بوونەتە قوربانی هەڵگری کۆرۆناڤایرۆس ئەی لەم بەدەمەوە هاتوونی حکوومەت یاخود ئێوە قسەتان لەسەر ئەم حاڵەتە چییە؟ ئێمە بەداخەوە خۆی یەشێک لە هۆکارەکان کە کارمەند و پزیشک وێڕای وریاییان لەگەڵ دۆخەکە وێڕای وریاییان کە ڤایرۆسەکە چەندێک مەترسیدارە و چۆنیەتی گواستنەوەی چۆنسونیە بەڵام لەگەڵەوەشدا ژمارەکە هەردوێنێ 15 پزیشک و کارمەند توش بوو ژمارەکە لەسەر و بەس لە پارێزگای سلێمانی بەس لەم زیاتر لە 100 کە پزیشک و کارمەند توش بووە یەکێک لە هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ تەخسیس نەکردنی یاخود دابین نەکردنی جێگایەکی تایبەت بە کۆڕۆنا ئەوەی کە کرا بۆ 35 بێت بوو دوای نەخۆشخانەی تری بۆ تەرخان کرا ئێستا لە کۆی خەسخانەکاندا ئەوەی کە دێ بەرکەوتە لەگەڵ کۆی هەمویانێ و ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ خۆپارێزی بکرێت لە هەموو شوێنەکان دابین نەکراوە و بەشێکیش هاوڵاتیان و دەوڵەمەندەکان دەستگیرۆی حکوومەتیان کردو لەم دۆخەشدا کە هاتون بەدەمیەوە هاتون ئەجینە ئەمەش یەکێکە لە گرفتەکان کە پێداویستەکانی خۆپارێزی لەبەرەوەی بە پێی پێویست دابین نەکراوە هەر بۆ ئێستا خەڵکانمان ئێستا لە ماڵەوە کەوتون لەژێر چاودێری پزیشکیدان وەکو هاوشێوەی خەڵک ئەگەر بە داتاوەری بگری بۆ ئێمە دایمەن باز لە مەترسی توشبوونی ستافی تەندروستی دەکەین بە کۆڕۆنا مەترسیەکەی زیاتر لەوەی کە هاوڵاتێکی ئاسایی تووشی دەبێت لەبەر ئەوەی کە بڕی ئەو ڤایرۆسی کە لە ڕووی زانستیەوە پێ دەوترێت ڤایرەڵ لۆد بڕی ئەو ڤایرۆسی کە وەری دەگرێت زیاتر لەوەی کە لە بەرکەوتەیەکی ئاسایی یەکزار توشێ بەردەوام بەرکەوتە هەیە بۆیە لە جیهانیشدا زوربەی زۆری ئەوانەی کە قوربانین لە ناوەندی تەندروستیدا وێڕای خۆپارێزیشیان قوربانی زۆری لێکەوتوتەوە زۆر باشە پزیشکان و کارمەندان تەنها لە ئێستا داوایانەوەی کە موچەکانیان دابین کە یاخود داواکاری دیکەیان هەیە بۆ نمونەیەکێک لەو شتانی کە کێشەیە لە کەرتی تەندروستیە وەکو خۆت پێشتر ئاماژەت پێکرد نەبوونی کارمەندە لە نەخۆشخانەکاندا لە داواکارەکانی پزیشکانە داوایەوە کراوە کە بۆ نمونە خۆبەخشان دابمەزرێن کە ئەمەش دەبێتە هۆیەوەی کە ئەرکی سەرشانی بەشێک لە پزیشکان کەمتر بکەنەوە کاک دانیێل سوپاس بۆ پرسیارە من بەدەر لەوەی باسی جای وەڵامی پرسیارەکەت دەمەوە یەکێ لەو هەنگاوە هەڵانەی کە حکوومەت کردی وەلەو ئێمە لەگەڵ دامەزراندنی هەموو ئەو کەسانەی کە دەرچووی کۆلێج و پەیمانگاکانن پێویستە کە لە کاتێکدا 16 ساڵ ڕەنجی داوە یان 20 ساڵ خوێندوێتی پێ بەربوومی ڕەنجی خۆی بەڵام لەم ساتانەدا گرێبەستەکانی وەزارەتی تەربیە دەکا بە هەمیشەیی هەتا ئێستا بڕیاری لەسەر گرێبەستەکانی وەزارەتی تەندروستی نەداوە لە پەروەردە کردوێتی بەڵام لە تەندروستی زۆریش پێویستە کە زۆریش پێویستە و زۆر جار ئێمە کە بەڕاستی یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە زوربەی زۆری ئێستای کە لە ناوەندەکان ناو جوگەکانی تەندروستی کار دەکەن خۆبەخشەکان وێڕای ئەرکە نیشتیمانیەکان کە هاتوون خزمەت بکەن بەڵام لە هەمان کاتیشدا ومێدیشی ئەوان هەیە بە سوودوەرگرتن لەو خێرانەدا بمەزرێن بەڵام تەسریحەکانیشیان یاخود بەلاغەکانی حکوومەتیش ئەوەیە کە بێئومێدی دەدا بە خۆبەخشەکان دەڵێت بە هیچ جۆرێگەمە لە پلانماندانە کە خۆبەخشەکان دابمەزرێنین بۆیە ئەمە گرفتێکی زۆری دروست کردووە و ئەو داتاکانیش کە لە وەزارەتی تەندروستیەوە ڕادەگەیەنرێ هێشتا ئێمە نیوەی پێداویستی مرۆییەکانمان دابین نەکردووە بۆ ئەوەی کە خزمەتگوزاری تەندروستی پێویست دابین بکەین بۆ خەڵک بۆیە بەدڵنیاییەوە ئەوەی کە دەوامیش دەکا دەوامی ڕۆژێکی بە 3 ڕۆژی جاران چونکە زیاد لە چەند کاتژمێرێکە بە بەردەوامی دەمێنێتەوە لەو شوێنە هیچ ڕۆژێکی پشوشیان نەبوو هەر هەمویان لە کاردا بوون بەدڵنیاییەوە ئەمە وای کردووە کە وێڕای ئەو لۆدە زۆرەی وێڕای خەمساردی حکوومەت و وێڕایی کە ژمارەیەکی زۆریشان بەرکەوتو و توشبوویانەیە
قوت و بژێویشیان بۆ دابین نەکرێ بە دڵنیاییەوە ئەم دەرەنجامی لێ دەکەوێتەوە کە ئەگەر ئێمەش بە کوڕێکخراوەکانی تەندروستی پێشەنگیان نەکەین پێش ئەوەی ئێمە ئەم بڕیارە بدەین پزیشکەکانی نیشتەجێبوون و خلااو ئەوانەش نەخۆشخانەکانیان بەجێهێشتووە لە زۆر شار و شارۆچکەکان تەنها ناوەندە هەستارەکانیان هێشتێتەوە ئەمەش لێرە کە دەگوزارێت سپێنی و دووسپەی بە دڵنیاییەوە ئەگەر ڕابەرایەتیشیان نەکرێ خەڵک خۆی بەجێ دێڵێ. زۆر باشە کاک جەبار کۆمنتت چییە وەڵامت چیە بۆ ئەوانەی دەڵێن نابێ پزیشکان و کارمەندانی تەندروستی مان بگرن لە ئێستاە لەبەرەوەی حاڵەتەکە هەستیارە و دۆخەکە با بڵێن ئەوە هەڵناکرێت. ڕاستە خۆی ئێمە دوو وەزارەت هەیە کە بەپێی جاڕنامەی گەردوونی مافی مرۆڤ دوو وەزارەتن کە بە هیچ جۆرێک ڕێگە پێ نەدراوە کە مانگرتن و بایکۆتی تێدا بکرێت. ئەویش وەزارەتی تەندروستیە لەگەڵ وەزارەتی ناوخۆیە. ئەم دوو وەزارەتە وەزارەتێکن کە زۆر پەیوەندیدارن بە ژیانی خەڵکەوە. بەڵام ئەمە دوو لایەنەیە ئەگەر لەسەر ئێمە ئەرک بێ لەسەر ئێمە واجب بێ کە بەم شێوەیە کار بکەین بەڵام لەسەر حکوومەتی ئەوەیە کە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەو سێکتەرە بکە. ئەوەی ئێمە بینیمانە تا ئێستا گرنگی بەو سێکتەرە نەداوە. لەوانەیە یەکێک لە هۆکارەکان کە پێشترەوە بێ کە خۆیان هەر نەخۆشیەک یان کێشەیەکی تەدروستیان هەبێ پێویستیان بە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان نەبووە کە تێدات یاخود ئاگان لێنی یان پیان ڕناگەێنن. بەڕاستی لەم دۆخەیە دەبینین کە لە پەتایەکی ئاوە جیهایندا ئەو کاتە هەست دەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەن بزانن سێکتەری تەندروستی کە چەندە گرنگە کە باز لە ئامێری ڤێنتیلەیشن دەکەین ئامێری هەناسەدان دەکەین بەخۆی هەرێمی کوردستان 200 ئامێری هەناسەدانمان هەیە کە باز هەر کۆنتترۆلی بازار ناکرێت کە باز دەکەین ئێمە دایمەن هەمیشە لە ڕێنمایەکاندا باز لەوە دەکەین کە ماسک بەکاربێن دەستکێش بەکاربێنن بەڵامەوە تا نرخی ماسک و دەستکێش گەیشتوەتە نرخێکی خەیاڵی وای لێ هاتووە چۆن ئەم پرۆپاگەندەیە لەسەر وڵاتێکی ئەوروپی دروست دەبێ دەڵێ ئەم ڤایرۆسێکی دەستکردە بۆ ئەوەی کە پیر و پەکەوتەکان لە ناوبەرێ دەکرێت لێرەش ئێمە بەم شێوەیە خەڵک بیر بکاتەوە کە ئەمە پەتایەکە حکوومەت بەڕڵای کردو بۆ ئەوەی خەڵکە فەقیر و کەم دەرامەتەکە لە ناوچێت لەبەروی توانای کڕینی ماسکی نییە توانای ئەوەی نییە کە لە ماڵەوە بمێنێتەوە خۆی کەرنتینە بکە بۆیە ئەمەش وای کردووە کە معانات و کێشەی خەڵک کێشەی توێژەکانی ناوەندی تەندروست کێشەی پزیشک و کارمەندی تەندروستیشە و زۆر جار ئێمە خۆشمان بە بەرپرسیار دەزانین ئەگەر ئێمە لەو دۆخەدا پێشەنگی خەڵک بکەین ناڕزایەتەکان دەربڕین بەڵکو حکوومەت هەست بە بەرپرسیارەتی بکە بەڵکو بەخۆی دابێتەوە ئاماژەیە کە جارێکی کە پێداچوونەوەیەکە بەخۆی ئەو پرینسیپ و بەرنامانەیە کە هەیەی. زۆر باشە ئەو چەند کاتێک کە بەخشاو بە وەزارەتی تەندروستی بۆ جێبەجێکردنی داواکاریەکان چەند کاتژمێرێکی دیکە تەواو دەبێت دوای ئەم چەند کاتژمێرە کە داواکاریەکان جێبەجێ نەبوو پزیشکان و کارمەندان لە تەواوی سێکتەرەکانی تەندروستی دەکشێنەوە یان پێتان وایە ئەمە کۆدەنگی و تەواوی پزیشکان یاخود کارمەندان جێبەجێ دەکەن و لە تەواوی کەرتە تەندروستیەکانە داوامەکانیان ناکەن؟ ئەگەر بەلاغی ڕێکخراوەکان بەلاغی بۆردەکە جێهێشتنی سەرجەم ناوەندەکان بێ بە شوێنە هەستیارەکانیشەوە بەدڵنیاییەوە بەجێ هەڵدرێ و ئێمە تەجروبەشمان هەیە لە هەر کاتێکدا کە باسمان لە بەجێهێشتنی هەر ناوەندێک بێ ئەو ناوەندە لە هەمان کات و ساتدا کارەکانی خۆیان بەجێهێشتووە بەڵام قسەکردن لەسەر ئەوەی کە ئایا سنتەرەکانی چارەسەری کۆڕۆنا بەجێ دەهێڵرێ یان شوێنە فریاکەوتنەکان لەم ڕۆیا بەجێ دەهێڵێ یاخود دەرفەتێکی چەند کاتژمێری تر دەدرێ بە حکوومەت ئەمە بەتەنها من لی بەرپرسیار نیم و بڕیاردەریش نیم لەم کارەدا لە کاتژمێر دوانزەی نیوەڕۆ کۆبوونەوەی کوێ ڕێکخراوەکانمان هەیە لێوە بڕیار دەدرێ ئایا هەموو جمگەکە هەستیارەکانیش بەجێ دەڵێن یاخود بەستێ بە قۆناغ دەبێت. کاک جەبار وازانم کاتمان زۆر کەماوە دەمەیە لەسەر ئەمە کۆمنت هەبێ بەس خۆشم ئەگەر ڕوونکردنەوەی گودەم زۆر جارەبینی مەسراوانەیەکی ئێستاکە بەشێکی تر لە کارمەندان دەوام ناکەن ڕەنگە بتوان لە ماڵەوە مەسرفێکی کەمتر خەرجێکی کەمتریانە بێ یاخود ئیشێکی تر بکەن بەڵام پزیشکان و کارمەندانی تەندروستی بێت دەوامیش بکەن تووشی کۆرۆناش دەبن موچەشیان ناترێتێ گلەیشیان دەکرێت بایکۆت بکەن گرفتێکی تر بۆ پزیشکان وەروە بۆ خودی بینای خەستەخانەکان دروست بە دەڵێ لە کاتێکا نەخۆشێک دەچێتە بینایەک و گەر بێت و چارەسەری نەکەن دوایی کە سوکاری نەخۆشەکە دەچن خەستەخانەکە تێک دەدەن پزیشکان تووشی باڵێن ئێش و ئازار دەکەن حاڵەتی واتان هەبوو لەم وێنەیەکەوا پزیشکان تووشی کێش و گرفت بن توش حتا لێدانیش ببن کەوا یان کۆمەڵی کەسەوە لە بەروەی کە بایکۆت کراوە یاخود لەوێنێ خەڵک متمانەی بە ڤایرۆسەکە نیە متمانەی بە حکوومەت نییە بۆیە کە بە هیچێک دەڵێن تۆ کۆڕۆناتە حەز دەکەن کە ئەمە پاساوێکە بۆ ئەوەی کە شکستەکانی خوانی پێداپۆشن و کاتێکی گوێ لە هەواڵەکانیش دەگرن
کۆی ئەو زانیاریانێکی ئێستا لە بەردەستە زانیارین کە تایبەتن بە کۆرۆنا زانیاری سەرەتاین و پەیوەستە بە توێژینەوەی زانستی توێژینەوەکان هەتاوەکو ئەپروف نەکرێت تاوەکو کۆنفرمی یاخود پەسەند نەکرێت لایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بە بەڵگەنەویست داناندرێ و زانیاریەکانیش بەریەکەوتنیان هەیە لەگەڵ یەکتر خۆ ئێمە چەند مانجێک پێش ئێستا لە کوێ ڕاگەیاندنەکاندا باز لەوە دەکرا ئەگەر ئێمە پلەی گەرما بەرز بێتەوە و بگەینە پلەی سی پلەی سەدی ئەو بەدڵنیاییەوە ئەو ڤایرۆسە تێدەپەڕین بۆیە هەر بۆیە لەم هەرێمەی ئێمەشدا بڕیاری کەرنتینەکردنی چەند مانجێکیاندا بۆ پاساوی کە لە مانجی 4 و 5 کۆتایی پێدێ بەڵام ئێستا دەبینین کە لە شوێنە زۆر گەرمەکاندا کە لە هەرێمی کوردستان لە پارێزگەکانی باشووردا زیاتر لەوەی کە هەیە سەری هەڵداوە بۆیە ئەمانە ئەم بەریەکەوتنانە وای لە خەڵک کردووە متمانە نەمێنێ کە ئایا ئەم ڤایرۆسە دروستکراوە یاخود ڤایرۆسێکە دەبێ وابێ و ئەگەر لە ڕووی زانستیشەوە بە دوواداچوونی بۆ بکەی بە پشتبەستن بەو سەرچاوی دروستبوونی ئەو ڤایرۆسە کە بەڕەچەڵک دەگەڕێتەوە بۆ سەر ڤایرۆسی سارس و ئەمانەی کە لە ساڵی 1970ەوە دروست بووە کە چەندجارێ میوتیشنی کردووە هەبێ بەرگە پرۆتینێکی هەیە ئەم بەرگە پرۆتینە ناتوانێت بەرگەی گەرما بگرێت بەڵام بۆ ئێستا ماوەتەوە ئەمانە وای کردووە و بەدەر لەم بەرکەوتنە زانستیانە بەڵێنەکانی حکوومەتیش بۆ ئێمە هەموو جارێک کە داواکاریەکمان کردووە داواکاریەکان بەڕێزەوە لێوەرگرتون و بە هەمان شێوە زۆر بەڕێزی شوی فەرامۆشیان کردووە بۆیە ئەم متمانەیە نەماوە هەم متمانە بەرامبەر بە حکوومەت هەم متمانە بەرامبەر بە پرسەکە لە دەرەنجامی ئەم نەبوونی متمانەیەدا هاوڵاتیش زۆر جار پزیشک و کارمەندەکە بە بەرپرسیار دەزانێت لە شاردنەوەی ئەو ڕاستی یاخود لەو قۆناغی کە تێکەوتن بەرکەوتنمان دێ بەڵام نەک ئەمە هەر لایەن هاوڵاتیەوە خۆ ئێمە چەند مانجێک پێش ئێستا لە کاتی کەرنتینەکردندا پزیشکمان هەبووە لەسەر جادە لە کەویستوێتی لە ئەرکەکەی خۆی گەڕاوەتەوە لەن هێزەکانی پۆلیسەوە لێ درراوە یاخود کە ئازادکردن دەکرا ئازاگەمەڵا دەبێت تۆ شوێنی ئێشگریەکەت بێنی و لەو کاتەدا و بە کۆمەڵێک ڕێنمایی زۆر باشە کێشە گرفتەکانی کەرتی تەندروستی بەڕاستی زۆر نەگە زۆر لەمە زیاتر قسەی لەسەر بکەین ڕەنگە هێشتا هەر کەم بێت بۆ هیوایەن هەرچی زووتر حکوومەت بەدەم داواکاریەکانتانەوە بێت سواز بووی کەەوە لەگەڵمان بووی کاک جەبار بەڵێ برای بڕێز سپاس بۆ بڕێز کاک جەبار محەممەد ئەمین نوێنەری بۆردی ڕێکخراوەکانی تەندروستی لەم تەورەیە لەگەڵمان قسەی کرد بۆ وێدەین کەوا حکوومەت هەرچی زووتر بەدەم داوای ڕەوای پزیشکان و کارمەندان و تەواوی فەرمانبەران و هاوڵاتیانەوە بێت تاوەکو دۆخەکە لەمە خراپتر نەبێت و قەیرانی لەمە بۆڵتر و کارەساتی زۆر خراپتر لە ناوچەیە ڕوونەدان ناوڕێکمان هەیە و دێنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە
پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ناوی خوای پەروەردگار فڵاتان لێبێت ئازیزان گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەوی ڕابردوو دەوروبەری کەمپی مەخمور و هەریەکە لا قەندیل و زیێنی وەرتێ و شنگالیان بردومان کرد. پەیامنێری پەیامەوەی گواستەوە فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەوی ڕابردوو بە چڕی بردومانی قەندیل بە تایبەتی وەرتێ و دۆڵی بالیان و ناحیەی قسرێ لا دەڤری برادۆستیان بردومان کردووە. وەزارەتی بەرگری تورکیا ئاماژەی بەوە کردووە لەژێر ناوی چڕنوکی هەڵۆ لە ڕێگەی فڕۆکەی F16 و ئۆپەراسیۆنێکی فراوانیان بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی پەکەکە دەست پێ کردووە و ئەوەش ترس و دڵە ڕاوکێلای گوند نشینان و دانیشتوانی کەمپی مەخمور دروست کردووە. وەزیری پلاندانانی عراق ڕایگەیاند لەگەڵ هەرێمی کوردستان دەکەونە گفتوگۆ لەسەر یەکخستنی میکانیزمی کارکردن لە دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستان و مستەفا کازمیش سەرۆکوەزیرانی عراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بوو پلانیان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی سەرجەم دەروازە سنووریە ئاوی و شکانیەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتەوە لە پێناو کۆتایی هێنان بە هەدەردانی ملیاران دۆلاری ساڵانە. خالید بەتاڵ وەزیری پلاندانانی عراق دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ هەرێم دەست بە گفتوگۆ دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنی سەرجەم دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستان. لەگەڵ وڵاتی ئێران دەروازەی سنووری فەرمی حاجی عومەران و باشماخ و سەیرانبەن و پەروێزخان هەیە و لەگەڵ تورکیا ئیبراهیم خەلیل و لەگەڵ سووریا فیشقاپور بوونی هەیە. جگەل لە چەند مەرزێکی لاوەکی کە داهاتی ساڵانەی ئەم سنوورانەش جگەل لە چەند کەسێکی ناویەکێتی و پارتی نە پەرلەمان و نەتەنانەت ئەنجومەنی وەزیرانیش نازانن داهاتی ئەو سنوورانە چەندە و بۆ کوێ دەچێت. ڕێکخراوی گشتی نەتەوە یەکگرتووەکان بڕیاری داوە بە دوواداچوون بۆ 400 ملیار دینارەکەی هەرێم بکات. غالب محەممەد عەلی و سەرکەوت شەمسەدین پەرلەمانتارانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕایان گەیاندووە نەتەوە یەکگرتووەکان بە دوواداچوون بۆ 400 ملیارەکە دەکات. ئەو دوو پەرلەمانتارە دەڵێن نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق پەیوەندیان پێوە کردوون و پرسیاریەوەیان کردووە ئایا ڕاستە ئەوان داوای لێکۆڵینەوەیان بۆ 400 ملیارەکە کردووە؟ ئەوانیش وەڵامیان داونەتەوە کە ڕاستە و 400 ملیارەکە لە بەغدا هاتووە نەدراوە بە موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان. ئەو دوو پەرلەمانتارە نەتەوە یەکگرتووەکان دەڵێن نەتەوە یەکگرتووەکان تووشی سەرسوڕمان بووە کە چۆن دەکرێت پارەی موچەخۆران بۆ دانەوەی قەرز بەکاربهێنرێت. ڕەشپێستێکی دیکە لەلایەن پۆلیسی ئەمریکاوە کوژرا و ئەوەش هێندەی تر خۆپیشاندەران و ناڕەزایەتیەکانی تۆنتر کردووە. بەپێی تۆمارێکی ڤیدیۆیی لە ویلایەتی جۆرجیای ئەمریکا پۆلیس دەیەوێت گەنجێک بە ڕەگەز ئەفریقی دەستگیر بکەن بەڵام بۆ هۆی خۆبەدەستەوە نەدان دەیکوژت. ئەو گەنجە ڕەشپێستە ناوی ڕایشاد برۆکسە و تەمەنی 27 ساڵە و بە چەند فیشەکێک لەلایەن پۆلیسەکانەوە کوژراوە. ئەمەش هێندەی تر خۆپیشاندەرانی دژی ڕەگەزپەرستی تووڕە کردووە. برۆکس بەهۆی خەوتنی لە ناو ئۆتۆمبیلەکەی لا شوێنێکی گشتی و شکاتی لێکراوە لەلایەن خاوەن خواردنەوەیەک هەوڵی دەزگیرکردنی لایەن پۆلیسەوە دەدرێ و دەگوازرێتەوە. بەڵام دواتر برۆکس بەهۆی خەوتن لە ناو ئۆتۆمبیلەکەی لە شوێنێکی گشتی و کاشکاتی لێکراوە لەلایەن پۆلیسەوە هەوڵی دەستگیرکردنی دەدرێت بەڵام بۆی خۆبەدەستەوە نەدانەوە لەلایەن پۆلیسەوە دەکوژرێت.
منداڵێک هەر لە دایکبوونیەوە شێوەی ڕوخساری گرژ و مۆن دەردەکەوێت و بەردەوام وا دەردەکەوێت کە تووڕێە و گرفتی هەیە. ئەم منداڵە هەر لە دایکبوونیەوە بەردەوام تووڕە دەرکەوتووە. ئەمە ژوای کردووە دایکی پێی وابێت کچەکەی پێ دەڵێت لێرە سوودەنیە و بیباتە دەرەوە. شێوەی ڕوخساری ئەو کچە ژوای کردووە هەر کەسێک بیبینێت بۆی پێ بکەنێت و ئارەزوو بکات بیخاتە پێکەنینەوە. ماڵپەڕی برایت سایت کۆمەڵێک وێنەی وینتەر جۆزێفی بڵاو کردووەتەوە کە تەمەنی چەند مانگێک دەبێت و تاوەکو ئێستا شێوەی ڕوخساری هەر بە گرژی و مۆنی ماوەتەوە و بەردەوام وا دەردەکەوێت کە ئاسوودە نەبێت و کێشەی لەگەڵ ئەو دۆخەتە هەبێت کە تێیدایە. ئەپلیکیشنێک لەسەر نوێترین ڤێرشنی سیستەمی iOS توانای ئاگادارکردنەوەی بەکارهێنەری هەیە لە هەر هەوڵێکی هاکردندا. بەپی راپۆرتێکی تەکنۆلۆژی ماڵپەڕی زێتنێت ئەپلیکیشنی iVerify کە لە سەر دوایین ڤێرژنی سیستەمی iOS کار دەکات دەبێتە هۆی ئاشکراکردنی هەر هەوڵێکی هاکردن. ئەپلیکیشنەکە کۆمەڵێک ڕێگا بۆ پاراستنی تایبەتمەندیە کەسیەکان پێشکەشی بەکارهێنەر دەکات و آیفۆنەکەی ئاگادار دەکاتەوە لە مەترسی هاکردن. لە راپۆرتێکدا هاتووە ئەم ئەپلیکیشنە کۆمەڵێک زانیاری لەسەر پتەوکردنی هەژمارەکانی ئەپڵ، فەیسبوک و ئینستاگرام و تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکە پێشکەش دەکات. هاوکات لەگەڵ گۆڕانی پلە و جۆری هەڕەشەکان ئەپدێت دەبێتەوە. ئەم ئەپلیکیشنە بێبەرامبەر نییە و نرخەکەی $3 تەنها لەسەرەوە ئامێرانش کار دەکات کە سیستەمەکەیان iOS. ئازیزان و خۆشەویستان گرنگترین هەواڵ و زانکاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لای هاوکارانمان لە بەرنامەی تیان خۆش. بەڵازان ماوەی چەند ڕۆژێکە مامۆستانی ناڕازی پرۆژەیەکیان ئامادە کردووە کە داوای ئەوە دەکەن موچەکانیان بگوازرێتەوە بۆ حکوومەتی عێراق و لەوێەوە موچەکانیان بۆ دابین بکرێت و لە هەرێمەوە بۆیان دابین نەکرێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە 2 میوانمان 2 مامۆستای ناڕازی لە ستۆدیۆکەمان میوان ئەوانی زۆر بەڕێز مامۆستا بێخاڵ عەلی و مامۆستا نەسرین حەمە ئەمین زۆر بەخێربێن سپاس بۆ میوانی بەرنامەکەمان. مامۆستا ئەم پرۆژەیەتان کە گواستنەوەی موچەکانتانەکە ڕاستەوخۆ لە بەغداوە بۆتان دابین بکرێت تا چەند چۆتە پێشەوە پێشکەشتان کردو پرۆژەکە بە حکوومەتی عێراقی؟ پێشەکی دەستان خۆش بێ بۆ میواندارێکەکان. ئێمە لە 13 مانگ چوین سەردانێکی ئەندام پەرلەمانەکانمان کرد لە نووسنگی پەرلەمانی عێراق لە سلێمانی. کۆمەڵی گفتوگۆ و ڕاوێژ کرا سەبارەت بەوەی کە ئێمە بڕیارمان ناوە کەمپینێکی واژوو کۆکردنەوەی فەرمانبەرانی کوردستان کۆکەینەوە سەرجەم شار و شارۆچکەکان. ئیتر ئەوەی کە لە ڕووی یاساوی دەستوریە و پەرلەمانتاران بەڵێ فەرمانبەر سەرجەم فەرمانبەران ئیتر بە هەر چینەکانەوە بێت ئەوەی موچەخۆرە. قسەمان لەگەڵ کردن وتیان ئەوەی ئێمە پێمان کرێ ئەوەی لە توانامانەوێ بۆتانەکرێن بەڵام تا ئیسە شتێکی وانە دڵخۆشکەر بێ بۆ ئێوە. بەڵام ئێمە توانین دیدارتان بۆ سازکەین لەگەڵ سەرۆکوەزیران و لەگەڵ وەزیری دارایی ئەوێ و لەگەڵ وەزیری پەروەردە کۆمەڵەیە کێشە و گرفتەکانی خۆتان ئاراستەی ئێوەکەن. باسی ئەوەش کرا کە چەندی جار ئێمە ساڵانی پێشوو یاداشمان تەقدیم کردووە کە بۆ پەرلەمان دکتۆر غالبوان کە بردویانە بۆ ئەوێ بەڵام بەداخەوەیەکی لە پەرلەمانتارەکانی کوردستان کە لەوێ لە دەستەی سەرۆکایەتی ئەوەیە هەموو جار ڕەفزیە کردەوە و وتوێت ئێمە پەیوەندی بە کوردستانە پێویست ناکە عێراق تەداخولکە لە ئیشی ئێمە. بە هەر حاڵ ئێمە بەردەوام بووین بۆیە ئەوان کە تۆ بڵێ تەرجیعێکیان کردین لەسەرەوەی کە ئێمە بەردەوام بین و ئەوان هاوکارە بن. ئێمە لە هەمان ڕۆژ 13 مانگ بوو 5 دوای نیوەڕۆکەی بەڕێوەبەرەکان کۆبوونەوەی هەبوو گربوونەوەی هەبوو لەسەر ناڕەزایەتەکان و نەبوونی موچە و بایکۆتکردنی تاقیکردنەوەکان. ئێمەش لەوێ بە فرسەتمانزانی و کەمپینەکەمان ڕاگەیاند هەر لە ڕۆژێ ئێمە بەردەوامین. سەرەتا تۆزێ خاویتیا بوو بەڵام سوپاس بخوا ئەم هەفتەیە زۆر کاریگەری زیاتر بوو و خەڵک وەکو چۆن بڵێ کردومان بە هاشتاکێک چەند ڕۆژێکە ئەمە کاریگەری زیاتر دروست کردووە و هەروەها ئەو پرۆژەی کە دکتۆر ڕێبوار باسی کرد تەواوکاری کەمپینەکەی ئێمەیە و دەستخۆشی لێکن کە هەوڵ و ماندووبوونێکی زۆر زۆریاوە لەگەڵمانە بۆیە ئەمە کاریگەری زیاتر دروستەکە. کەمپینەکەتان تایبەت نییە بە مامۆستایان؟ نەخێر سەرجەم موچەخۆرانە. زۆر باش.
مامۆستا نەسریبا بێنە لای تۆ بەدەمەوە هاتنی مامۆستایان ئێوە بێگومان هەمووشە زانین کۆمەڵێک مامۆستای بە هەڵوێست هەبوون ناوێن لێنراوە مامۆستای ناڕازی لە کاتێکا بەڕاستیان بڵێم ئەبوو ناویان مامۆستایانی بە هەڵوێست بێ نەک ناڕازی بەدەمەوە هاتنی ئاستی تەواوی ئەو مامۆستایانی کەم پرۆژەی ئەویان ناسیوە یاخود گویان لێ بۆ یاخود ئاشنابوون پێی چۆنە یعنی بەدەمەوە هاتنیان پشگیریکردنیان بۆ ئەوە بەتابەت مامۆستایان بەدەر لە چینەکانی پشگیریکردنی هەر پرۆژەیەک پێویستە زۆر پێویستە لەسەر ئەو کەسانی کە کاریگەری هەیە لە سەریان بۆ نمونە فەرمانبەران مامۆستایان و هەر چین و توێژێکی تر کە ئەم کەمپینە ئەیگرێتەوانێ ئەوەی ڕاستی بێ مامۆستایان یعنی زۆر بە گڕوتینێکی باش و زۆر گەورەوە زۆر بە حەزێکی گەورەوە هاتون بەدەم پرۆژەکەەوە و هەروەها لە ڕێگەی فۆرمەکانەوە کە ئێمە خۆمان سەردانی قوتابخانەکانمان کردووە بردومانە ئیمزایان کردو و هەروەها لە ڕێی لینکەکانیشەوە تا ئێستا ژمارەیەکی زۆر باش لە واژۆکۆ کراوەتەوانێ و زۆر ینی بگرە زۆر دڵیان پێی خۆشە زۆر ئەمەلیان پێ هەیە چونکە بەڕاستی تاکە چارەسەر کە لێرە چارەسەری موچە بکە هەر ئەم پرۆژەیە گینا هیچ پرۆژێک یعنی هیچ شتێکی تر لێرە چارەسەر نییە لەم کاتی ئێستادا زۆر باشە مامۆستا بێخاڵ ئێوە لەگەڵ ئەندا پەرلەمانەکانە قسەتان کرد ئەوان ئاماژەیان بۆ نەکرد کە باڵێ فلانەشت ئەوە گرفتە بۆ ئەوەی ئەو پرۆژەیتان جێبەجێ نەکرێت واتە گرفتی هەیە کە ئەگەر لە جێبەجێ نەکردن گەورەترین گرفتی ئێمە حکوومەت خودی خۆیەتی حکوومەتی هەرێمە چونکە ڕاستە ئێستا و پرۆژەی ئێمە داوامان کرد و تەقدیمان کردوان چەند جار ئەم پرۆژیان بردو خۆیان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداد و کە ژمارە و تەنانەت بایۆمەتری هەموو موچە خۆران درراوە بە بەغدا کە چارە سەرکرێ بەڵام بەغدا بەڕاستی نایەوێت بندیوارەکانیش موچە بدا هەیە تۆ لە ڕۆژهڵاتەوە بۆت هێناوە بندیواری توێ لە ڕۆژاوە بۆی هێناوی بندیوارە ئەو هیچ مەجبور نییە ئەوە داتایەکی تەواو ڕێک و پێک هەبێ بۆیە ئێمە تەواوکاری کارێکی حکوومەتی هەرێمی چارەسەر کێشەی نەکردووە نەخێر ئەوان بایۆمەتری زۆر دروست کراوە بە ناوی هاوڵاتی کوردستانی خۆمانەوە کە زۆربەی زۆری بندیوارن و خۆشتان نەزان بە سەدەها هەزار بندیوارمان هەیە بۆیە ئێمە ئەوەی کە حکوومەتی هەرێم پێی نەکراوە وەکو هاوڵاتیەکی کوردستان وەکو هاوڵاتیەکی مافخورا و بەژمێنێت کە بەردەوام حکوومەتەکەمانەوەتە لە 2020 لە مانگی 6 یەک موچەی یاوینەتێ ئەمە هەنگاوێکە هەڵوێستێکە ناومانە بۆ ئومێدێکە بگەینە ئامانجەگەر کەمیش بێ زۆر باشە مامۆستا نەسرین ئەگەر بووی زیاتر هەم بینەران هەم مامۆستایانێک کە ڕەنگە ئەم پرۆژیان باوەڕێش ناکەم گویان لێ نەبوو حتممە گویان لێ بوو بەڵام ئەمە تایبەتە تەنها بە مامۆستایانی سلێمانی یا مامۆستایانی دەڤەرێکی دیاریکراویان پەروەردەیەکی دیاریکراویا خۆت ئێوە پرۆژەیەکی گشتگیرتان بۆ هەموو مامۆستایانی هەرێمی کوردستان لە بەردەستەکەوان تەواوی موچەکانتان بخرێتە سەر بەغدا ئەمە پرۆژەیەکە بۆ تەواوی هەموو فەرمانبەران بە تایبەتی فەرمانبەری ڕاستەقینە ئیتر مامۆستایە فەرمانبەری هەر دام و دەستگایەکە لەکە هەمووی سەر بە حکوومەتی هەرێم بێ هەر ناوی فەرمانبەر بێ و هەر ناوی موچەخۆر بێن جگە ئەمە فەرمانبەریش ناگرێتەوە موچەخۆریش ئەگرێتەوە چونکە من دوو جۆر موچەخۆرمان هەیە فەرمانبەری ڕاستەقینەمان هەیە کە لە دەوامایە و کارەکە و هەروەها موچەخۆری ترمان موچەخۆرمانەوەکو خانەنشین زیندانیانی سیاسی شەیدان و ئەنفان کراوەکان و هەروە ئەمانە چین ئەمانە موچەخۆرن ئەوانە ژەگرێتەوە یعنی هەر هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئەوانەی کە موچەخۆرن ئیتر بە فەرمانبەر و موچەخۆر و هەموو یەگرێتەوە زۆر باش ئێوە لە پرۆژەکەتانە پلانتان هەیە کە لە داهاتوتە لە چەند ڕۆژی داهاتوتە ئەگەر وەڵامێک نەبوو لێەوە خۆتان سەردانی بەغدا بکەن و لەگەڵ سەرۆکوەزیران و باوڵێن وەزارەتی پەروەردەی ئێوەدا دابنیشن بڵێ بڕارێکی وەها دراوە ئەگەر هات و جواب نەدرانەوە ئەگەر ئەم پرۆژەکەی کە دکتۆر ڕێبوار کە تەواوکەری کەمپینەکەی ئێمەیە ئەکرێتە دوو مستەمەلاک ئەدرێتە حکوومەتی هەرێم و هەروە حکوومەتی بەغا ئەگەر هات و ئەمە هەر چارەسەر نەبوو ئەو کاتە مەجبور ئێمە لیژنەیەک لێرۆ پێکە هێنین سەردانی بەغا بکە و لەوێ ڕاستەخۆ گفتوگۆ لەگەڵ سەرانی بەغدا بکە مامۆستا بێخاڵ هەستان کردووە مەسەن حکوومەتی هەرێم ویستی بێتی ڕێگری لەم پرۆژێتان بکە بەنا ڕاستە خۆ لەم لاوە لە زمانی کوردیاش تێگەڵێ ماری تۆپی فرەیاتە بەردەم قاشتان هەستان کرد بێ ڕێگری کرد ماڵێ بە دڵنیایەوە بە تایبەتی لینکی ئۆنلاینەکان کە ئێمە بە ئۆنلاین پرۆژەکەمان دابەزانەوە بۆ هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە فەیسبوک و ماسنجەر یعنی ریپۆرتێکی زۆر کران تەنانەت دوێنێ دووبارە من ریپۆرت کراومەتەوە هەتا ماوەیەکی زۆر
یعنی نەمتوانێت کام تا چارەسەر کراوە یعنی بتوێنێت پێی ناڕەحەتە پێی سەغڵەتەوە تا چۆن بڵێ کەوتونە تا قسە لەسەر ئەم مەسەلەیە بتوێنێت لەسەر کەسایەتی و هەیمەنەتی هەرێمی کوردستانەکەوێ خۆ ئێمە وەکو هاوڵاتێکی کورد ئەمە زۆر پێمان ناڕەحەتە ئێمە نکوڵی لە کوربوونی خۆمان ناکەین و شانازەکەین بە کوربوونی خۆمان بەڵام کاتێ من نان نەبوو بێ خۆم کاتێ حکوومەتەکەم برسی کردم بە ناوی کوردایەتیەوە بە ناوی ئەوەی کە ئەو کووردە و من کوردم ئەمە ئەم زوڵم تا سنوورێک قبوڵەکرێ بەڕاستی بۆیە ئێمە هەنگاومان ناوە کە ئیتر چیتر موچەی خەڵک نەخورێ بە ناوی کوردایەتی و بە ناوی کۆمەڵشتەوە کە ساڵانێ لە لادەکانە ئەوان لەسەر قوت و نانی خەڵکی ژیاون بەڕاستی لە لادەکانیشە ئێستا دووبارەیەکەن و بەڵام بە شێوازێکی خراپتر و ناڕەحەتتر بۆیە قبولکردنی بەڕاستی جێگای پرسیارە بۆ هەموو کەسێ زۆر باشە مامۆستا حکوومەت هێرێمی کوردستان هەمیشە مەسەلەن وعدەدا بەداخەوە توانم بڵێم هیچ خۆش نییە من بە مزمانە قسە بکەیت بەڵام هیچ متمانەیەکی نەماوە توانم بڵێم ئەمە لە ئەوجی خراپی قۆناغی ئەستی حکوومەتایە ئەی هەوڵی نەداوە بێتە پێشەوە پرۆژەی بەدیلتتان داتێ منونە پەلەنەکەن ماوێتی یان ترسیەوەی هەبێ پرۆژەکە سەر بگرێ بڵێنتان باتێ بەتابەت لەم قۆناغەشا کە مامۆستایان بەتابەت لەگەڵ کامەندانی تەندروستی کە دوو ئەرکیان لەسەر شان چکەوان بێ تاقیکردنەوەکانی پۆلی 12 لە بەردەستە ترسی بایکۆتی مامۆستایان هەبێت لە تاقیکردنەوەکان نەخێر بەداخەوە تا ئیسە هیچ ینی هیچ هەنگاک نەراوی جەڵوێسێکیان نەبووە تەنانە وەزیری پەروەردە ژیانی چەند جارێک ئێمە گروپی داخراومان بۆ داوامان لێ کردووە کە قسەیەک بکە ناڕزایەتی دەربڕێ بەرامبەر بۆ مۆزایکە بەڕاستی سلکی پەروەردەی تێکەوتووە هیچ هەڵوێستێکی نەبوو هیچ چۆن بڵێ دەنگدان ڕنگدانەوەیکی نەبوو لەسەر ئەمەی کە ئەو وەزایکە مامۆستا و چەخۆری تێکەوتووە و هیچ بەرپرسێکی تریش ئێمە چەندین جار لە کاتی خۆپیشاندانەکانیشە هەڵی بینینی بەرپرسە گەورەکانمان ناوە لە سلێمانی لە هەولێر بەداخەوە خۆیان لێگیل کردوینی ینی ئێمە ئیتر ڕێگان نەماوە بگرینە بەر بۆیە مەجبورین هانا لە دوای خۆی گەورە هانا بەرین بە حکوومەتی عێراقی زۆر باشە ئێوە ئاگاداری موچەخۆرانی بەغدا و خواروی عێراقن کە موچەکانیان دوا ناکەوێت موچەکانیان کەم ناکرێتەوە بۆی دوای ئەگەر ئێوە پرۆژەکەتان ئەگەر جێبەجێ بوو خوا نەخواستە موچەکەکەم بوویەوە یەخی ئێوە نەگرن بڵێن ئێوە بەرپرس بوون لەم کارە ڕاستە ئێمە ناڵێن حکوومەتی عێراق شامی شەریفە و دزیتیانە و گەندەڵی فەسادیتیانە بە دڵنیایوانیش فەسادی داری هەیە گەندەڵیتیە دزیتیە هەموو جۆرەکانی هەیە لەوێ بەڵام ئەوەی کە حکوومەتی عێراقی هێشتۆتەوە موچەی فەرمانبەر لە کاتی خۆیان دراوە هەموو مانگی یعنی یەک ڕۆژ بۆ ماوەی 24 ساعت پرۆژەکەیان خستە دەنگدانەوە کە ئەم ڕێژەی موچەخۆران کەمکەنەوە بڕێ لە پارەکان ببڕن دەنگدانەوەکی زۆری یا لە شارە عەرەبیەکانە و قبول نەکرا لە دوای 24 ساعت خۆیان یەکسەر پەشیمان بوون و بڕیارەکان هەڵۆشانەوە کەواتە من چی مەوێ حکوومەتەکەم ئەگەر کووردە فارسە عەرەبە خوای کرد جوولەکە بوو گرنگۆی موچەکەی خۆم باش ژیانەکەم دابین بێت یعنی ژیانێکی تەمینم هەبێ بۆچی وڵات گەنجەکانمان نەچن بە ئەوروپا لەبەرەوەی ئەزانێ لەوێ ژیانی تەمینە بێ ئەزانێ کەسێکێ داوای مافەکەی بکات لێ ئەیداتەوە دادپەروەری هەیە بەڵێ دادپەروەری هەیە بۆیە خەمی ئەوە ئەخوا ئێمەش دادپەروەریمانەوە لە وڵاتەکەی خۆمانە زۆر باش مامۆستا نەسریبا بێمە لایت لەو پرۆژەی ئامادەتان کردووە گەزانن پێم وا بێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان مامۆستایان ڕەنگە چەند ساڵێکە پلە بەرزکردنەوەتان هەیە و زیادکردنی موچە و سەرە موچە و کۆمەڵێک وردەکاری ئیداری هەیە کە مامۆستایان نەک هەر ئەوانیان بۆ نەکراوە موچ ئەسڵەکەشیان نادەنێ لەو پرۆژەیە ینی ئەو هەڵتانداوە ئەو مەلەفانەشی لەگەڵ بێواتە مامۆستایە کە مەسەڵەن ڕەنگە لە ساڵی 2014ەوە تەرفیعی نەچوو بێتە سەر یاخود پلەی سەر موچەکانی بۆ زیاد نەکراوێ پرۆژەکە بە کامڵی کراوە بەدڵنیایەوە ئەگەر هاتوو ئەم پرۆژێ سەر بگرێ بچێت بڵێن موچە ئێمە بچێتە سەر حکوومەتی بەغا ئەبێ بانکێکی ناوەندی عێراق لە هەرێمی کوردستانە هەبێ بۆ ئەوەی ئەو ئەکەوانتانەی کە بۆ هەر یەکێک لە فەرمانبەران و موچەخۆران ئەکرێتەوانێ لەو بانقەیە بێ ئەو بانکی نێودەوڵەتی عێراقیە وەک بۆ نمونە بانکی نێودەوڵەتی عێراقی ڕافیدین کە لێرە هەیە لێرە هەیە ئەبێ ئەو ئەکوانتانەی کە داخڵەکرێ هەموو سەرجەم ئەو شایستە دارایی و زیادکردون و ئەو تەرفیع و عەلاوەشتانەی کە لە حکوومەتی عێراق ئەکرێ یەکسەر شمولی ئێرەژەکە جگەلەوە جار وا هەیە حکوومەتی عێراق بڕیارێکە یاکە قەرز بداتە ئەوانەی کە زەواجەکەن قەرز بداتە ئەوانەی کە خانوو ئەکەنەوە ئەوانە سەرجەم ئەوانە ئەگەر بێت و بچێتە سەر ئەو شمولی فەرمانبەرانی ئێرەژەکان وی شوانە خۆی دوێنش لەگەڵ کارمەندێکی کە موچەکەی لەسەر بەغا قسەم کرد کۆمەڵێک شایستە دارایی هەیە کە لە هەرێمی کوردستاندا نییە بۆ نمونە باسی لەوە دەکرێت موچەکەم بە مەسیجێک دێتەوە بۆ مۆبایلەکەم دەتوانم لە فڵانە بانقاوەریکرم ئەمە سەر ڕاوی کتابمان بۆ هاتووە کە ئەتوانین 25 میلیۆن 7 میلیۆن ڕاکێشین لەسەر حکوومەتی لەسەر موچەکان هەرێکی لە ڕێگانە کە زۆر ئاسانە بۆ
کوردستان ئەم لە ڕێگەی ئیکارتەوە لە بانقەکانەوە موچە ڕاستە خۆ بدرێ نەدرێتە دەست حکوومەتی هەرێم ئەو کاتە زۆر خەڵک ینی بە ئاسوودەی موچەی خۆی وەرەگرێتکەشگرێکەوەکو جوازات و ئیقامە و نفوس کە لێرە هەیە بە هەما شێ وەرێگرێ بە ئیکات وەرێگرێت و هیچ کێشێک و گرفتێکیشینە. مامۆستا بە ئەم پرسیارەش بۆ تۆ بێ ئەگەر هیچ بیرتان لە مەسەنا هەموو شتێک کاتێک پرۆژێک کرد لایانی باش و لایانی خراپی هەیە هیچ هەستان بەوە کرد بێ ئەم پرۆژە لایەنێکی خراپیە بێ یاخود مەترسیەک دروست بکە؟ ئەزای چی هیچ شتێک لەم هەرێمەیە بە تایبەتی لەم هەرێمەیە بێکەم و کوڕی نابێ بەڕاستی ئەوەی ئێمەش کە دەستمان ناوەتێ ینی کەمپینێکی زۆر گەورەیە شتێکی زۆر گەورەیە قەبارەیەکی گەورەی هەیە ئێمە ناتوانین لێرە یەکسەر بڵین 100% ڕاست و تەواوە احتیمالی هەیە بێکەم و کوڕیشێ بێ ئێمە پێویستیمان بە پشتگیریەکی تەواوە بەو کەسانەیە کە شارەزاییان زۆرتر هەیە بەو کەسانەیە کە دەسەڵاتیان هەیە بەو کەسانەیە کە هەموو لەو شتانە شارەزان بۆی بتوانین کەمترین خەلەل ناڵێم خەلەلی هەرتیانێ کەمترین خەلەلی تیا بدۆزینەوە لەبەرەوە پێویستە ینی پێویستە بە شێوەیەکی وا تقدیم بکرێ کە لەلایەن خۆمانەوە کە ئێمە تقدیمێکە لەلایەن خۆمانەوە بچووکترین هەڵی هەبێ یا بە شێوەیەک بێ کە بڵێن هەڵی نەبێ ئەگەر دواتر هەڵەیەکیش بوو ئەو دەسەڵاتی کەسی تیانیانی. زۆر باش مامۆستا بەخەڵ لە ڕاگەانی پرۆژەکەتانە تا ئێستا ڕاستەوخۆ لایەنێک یاخود بەرپرسێک هاتۆ بە دژایتی تام کات و پێی باش نەبێت نەخێت تا ئێستا هیچ کەسێک نهاتەوە کۆمنت بۆ ئەو قسەی تۆ خۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر حەزەکە موچەی فەرمانبەرەکانی لەلایەن حکوومەتەوە وەربگرێ بەڵام بەچی بەو لیستێک کە خۆی ئەیاتێ نەک بەو لیستەیە کە فەرمانبەری ڕاستەقینە بابات ڕوونکردنەوەیەک بدەینواتە ئەگەر بێت و بۆ لیستی ئێساکە باڵێ ملیارێک و ملیۆنێک و 350,000 موچەخۆرێگە هەڵە ملیۆنێک و 256,000 زۆر باش یعنی ئەگەر حکوومەتی هەرێم هەمووی بنێرێتە بەغدا پێی خۆشە خۆی لیستی موچەخۆرانی بردوتی فەرمو ئەمە موچیان بن و من نام بەڵێ فەرمو ئەمە لیستی موچەخۆرانم موچەمان بەڵام حکوومەتی عێراق ئەڵێ چی ئەڵێ من چیەکەم هەموو یەک فەرمانبەرێک لەوانە ئەکوانتێکی تازەی بۆکەمەوە ئەگەر هات و خۆی ئەوکەوانتەکە بڵێن باڵێن دیوارنیامەلەفیانی یا دوو موچیانی هەمووی دەرەکەوێت یەکسەر هەمووی دەرەکەوێت ئەگەر لە ماوەی مانگێکە بۆ نمونەمەوەی 6 ڕۆژانە چوو بەلای ڕاکێشانی پارەکەی و یەکسەر خێرا لە هینەکەی سەح بکرێ زانیاریتان هەیە بیستوتانە لە نێو مامۆستانیشا بندیوار هەبێت بە دڵنیایی هەیە لە پەروەردەکانە بە تایبەتی مۆزەفەکان هەیە من پەروەردەکەی خۆم تایەتی بیستومەکە هێت بەس تەنها مەعاشەکەی وەرەگرێت و ئەڕۆتەوە ماڵەوە بەداخەوە بەس بە شتێکی تر بە بڵێن بەکو مامۆستاش باس کرد و خۆشتان باستان کرد کە لێرەیە پشتگیری و کۆدەنگێکی زۆر باش زۆر گرنگە لە ئاستە جیاوازەکان تا چەند بەدەمەوە هاتوونێ وەک دەبینی مەسەلاً دکتۆر ڕێبوار لە پەرلەمان مەسە پرۆژەیەکی هەبووە وەک تەواوکاری یاخود جۆرێک لە کامەڵبوونی پرۆژەکەیەوە هەوڵتان داوە بۆ نمونە پشتگیریەکی سیاسی یاخود کۆمەڵێک لایانی دیار هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانەی کەوا داوای حەق و مافی هاوڵاتیانەکەن بە پشتگیریەکی ئەوانی شەوەیە زمانێکی سیاسیشتان لەگەڵ بێ بۆەوەی توان پرۆژەکەتان سەرکەوتوتر بێت تایسە نێتی ئەومان نەبووە کە سیاسەکان تەداخل کاتیە چونکە بەڕاستی بە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە هیچ یانانی کاریگەریەوەیان دروست نەکرەوە لەسەر موچەی هەرێم بەڕاستی یعنی سێرەکەین بە تایبەتی لەم چەند مانگەیە ئۆپۆزیسیۆنەکانی زۆر بێدەنگ ڕاستە ئەندام پەرلەمانەکانیان قساکەن بەڵام بۆکو مووقیفگرتنێکی تەواو نەبووە کە یعنی بیکا بەهرە قەچێکە من حزبێکی ئۆپۆزیسیۆن بۆ نایکەم بەهرە یعنی لەسەر قوتی خەڵک قسەنەکەی من چه حزبێکی ئۆپۆزیسیۆن فەرقم چیە بێ لەگەڵ حزبەکانی ترەکە موچەکەی من نەخوا بۆی کاریگەری کە نەماوە ئێمەش متمانەمان پێیان نەماوە بەڕاستی هەوڵی ئێمە زیاتر ئەوەیە یەکی لە هەنگاوەکان کە دکتۆر ڕێبواریش دوێنێ باسی کرد دوای چوونمان بۆ بەغا و وەفدە ئەمانوێ شتەکە کەمپینەکە گەورەتر کرێ پرۆژەکە گەورەتر کە بەوەی کە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانە قسە بکرێ ئینشاڵڵا هەوڵی ئەوە ئاین ئینشاڵڵا لەگەڵ ئەوانە کۆنتاک بکرێ لەگەڵ کەسایەتەکانی کوردستانە قسە بکرێ کە هەوڵی چارەسەر بە یەکجاری لەو پرسیارەوە بە مەسەلەن جینێک هەیە با بڵێن چینێک هەیە لە کۆمەلگای کوردیا زۆر کاریگەریان هەیە تام لەم خەڵک زۆر پشتگیان لێ دەگرێت کەویش مامۆستایانی ئاینین وانیش موچە خۆرن وانیش لە وەزارەتی ئەوقاف موچەوە دەگرن هەمان معاناتیوان هەیە هەوڵتان نەداوە تەنسیقێک لەگەڵ مامۆستایانیانی بکەن ئەوان بتوانن پشتگیری تام کە ڕەنگە زۆر خێراتر پرۆژەکە بڕێوە بڕایەت جاماوەێکی زیاتریشتان هەبێت لە ناوڕاستی ئەوە پێویست ناکە بچی ینی
تیانە پاڕێتەوە یا بۆ نمونە ڕوونکردنەوە بۆ نمونە تۆڵی پرۆژەکەی پێ بناسیێنێ ڕەنگە مەسەلا لەنا گروپەکە مامۆستای زانایەکی ئاینیمان لەگەڵایە ئەویش بەشدارە یعنی لەو تارەکانیە تەجێکردە پۆستەکە نردوتی بۆ هاوڕێکان ینی چەندین لە مەلاکان بینیمانە کە پۆستەکە لەسەر ئەم کەمپینە بەڵام جارێک کەمینێ چونکە بەڕاستی بمانەوێ نەمانەوێ زۆربەی زانایانەوەی کە تەعین کراوە یا لە ترسیەوەی کە لە مزگەوتەکە لانەبرێ یاخود هەر پیاوی حیزبەکانە پیاوە دوو حیزب کە بەرپرس و دەسەڵاتیان هەیە لەبەرەوە هیچ ناڵێ ینی هەشە لەگە ڕێزما دوێنێ باس کرا لەو کۆنگرە مامۆستای باسی کرد کە مەلای ئاینیمان هەیە 15 موچێ هەیە بە بەڵگەوە یعنی تۆ مەلایەک بێت دووسێ موچێ هەبێ بن دیواری هەبێ حتمما قسە ناکات ئەوە من هەتوانم لێرەوە زۆر بە یەقینەوە بڵێم تەنها ناوی مامۆستای ئاینی بەڵاوەکردێت دەناگەر بەڕاستی مامۆستای ئاینی بێت و کەمێک لە ئاین و لەو حرمەتی ئەوەی توانای هەیە و ئەوەی کە بەڕاستی زانە ئاینی بێ بەڕاستی حکوومەتی هەرێم نایەڵە بجوڵێ ناڵێ قسە بکەوە دوێنێ وەکو خۆتان بینیتان مەلا مەزهەر دوو قسەی حەقی کرد یەکسەر لە مزگەوت لابرا یعنی ئەمە تەنها فشاری حکوومەت بەرامبەر بە زانانەوەی کە لە مزگەوتەکە دووری خاتەوە بەڵام بەڕای من خۆزگا هەمویان لە مزگەوتەکان دوور خراینەوە بەڵام بەردەوام بوونیان لەسەر قسەی حەق مامۆستا نەسرین هۆکارچی بوو ئەو باستان کردوتان لەم هەفتەی پێشوە خەڵکێکی زیاتر کارمەندێکی زیاتر پشتگیری کەمپینەکەی کردو بۆچی ئەنی لەم چەند ڕۆژەی پێشوە زیاتر بۆ کەمپینەکەتان یەک بەهۆی هاشتاکەکە کردومانە و دوو بەبوونی ئەو ئۆنلاینەوە کە دروستمان کردووە بڵێن ڕێگای واژووکردن بە ئۆنلاین ئەمە ئاسانترە بۆ خەڵک لینکێکە لێە و ئەچێتە ناو فۆرمەکەی خۆی پڕکاتەوە ئەینێرێ بۆ هاوڕێکانی هەرچەند ریپۆرتێکی زۆر زۆری لەسەر بوو ئێمە ڕێگاکانی ترمان تاقی کردەوە تۆکو بەڵگە بەکەڵێکێت یاخود نابێتە ساخت بەڵێ هەمان شتە ئێمە هەردوو لاکەی ئێمە فۆرمی ئەوەمان هەیە دەستی کە واژوو کراوە ئیمزای لەسەر فەرمانبەرەکە ئەوەشمان هەیە بە هەمان شێوە لە باتی واژۆکە بایۆمەتریمان داناوە کە دڵنیا بوونە لە موچە کە ئەو کەسە موچە خۆرە بۆیە بەڵێ کاریگەری زیاترە بێ هەرچەند زەحمەتی زۆرە خەڵک ناومێد بوون زۆرە ینی خەڵک ئومێدی بە شتێک بە هیچ جنگاوێ نەماوە وەکو خۆتان نەزان نزیکی 4 ساڵ زیاتر ئێمە لە شەقام داوای مافمان کرد هەر چارەسەرێکی جەزری نەکراوە بۆی خەڵک تووشی ناومێدیەک و بێتاقەتیە بووە بەڵام سوپاس بۆ خۆی گەورە ئەم هەفتەی کۆتا کاریگەریەکانی زیاتر بۆ ڕنگدانەوەی زیاتر بۆ لەسەر خەڵکی زۆر باشە ماوەسا نەسرین هەمیشاڵێن خانمان یا دەست نایانە ئیشێک یا دەستیان تێوە حتمما گەشتۆتە جدیات و ئیتر با بڵێن ئەبێ شتێک هەبێت لەو ستافەی ئەلبەت لەو لیژنەی کە هەتانە مەسەلەن ڕێژەی خانمان زۆرترن مامۆستایان فەرمانبەرانی خانمان زۆرترن بۆەوەی پشتگیریان پرۆژەیە بکەن یاخود هیچ پیاوێک مامۆسیقەی پێ بکەن پیاوی حکوومەت نەبێ لەگەڵتان بێ بۆ ئەم پرۆژێ بڵێن پشتان بگرێت لە سیاسی بێ لە مامۆستا بێ لە هەر با بڵێن چین توێژێک بێت کاتێک کە ئافرەتە ئیشەکەکە یەکسەر لەگەڵا پیاوێکیش ئیشەکە بۆچی لەبەرەوەی هەر ئافرەتە پیاوە هێنێتە بوون بەڵام لەم پرۆژە بەڕاستی ئەوەی کە دەست پێش خەر بووە مامۆستا بێ خاڵ بووە ماستا بێ خاڵ وەکو ئافرەتێک یەکەم کەس بووە کە هەڵساو بە کۆکردنەوەی واژۆ لە ڕێگەی فۆرمەوە و هەروە ئەوانەی کە چاردەور و بەریشی ئەوانەی کە ئێستا کە من ئەیبینم هەر ئافرەتن بە زۆری کە پشگیری لێکەن کەواتە ئەمە من ئەتوانم بڵێم کەمپینێکی ئافرەتانەیە بەشکمی شەڵا بە شێوەیەک بڕوات کە ئیتر سەرکەوتن بەدەست بێنین و هەم بۆ خۆمان و هەم بۆ ئافرەتانیش لەشتان ساغ بێ بگومان ئەبێ هەموو جارێت پێش هەموو شتێکەتوانم ئەمە بۆ بینەران بێ هیوادارین هەچی خانمی مامۆستا فەرمانبەر پزیشک لە وەزارەتە جیاوازەکان هەبێ هەر لەبەرەوەی خادمێکی مامۆستای چالاک دەستی کردو بۆم پرۆژێ ئەم جار هەر لەبەرەوەی خانمان جێگە دەستیان دیار بێ پشتگیری بگرێت وەکو ڕوونکردنەوەیەک من بەتەنیانە بۆم ڕاستێکی مامۆستا دڵشادێکمان هەیە لە گەرمان دامی ئەنجومەنی مامۆستای ناڕازی وەکو ئەقتراحێ باسی کرد لەگەڵمانە و پرۆژێکی وا هەیە گەر چی بکەین باشەمانە من ڕاستەوە خۆ چونکە دەمێکە ینی تقریبی 2 ساڵ 3 ساڵە بێ ئەم قسەمان تیا کردووە ئەم مەسەلەی کۆکردنەوەی واژوو سەرکەوتوو نەبووە ڕاستە خۆ وتە من دەست پێیەکەم ینی زۆرێک لە مامۆستایان لەگەڵمان نەبوون ڕاستەکەی بە شتێکی چۆن بڵێ هینیان نەزانی ناومێدی و کە شتێک هەنگاوێکی کە سوودی نەبێ ئامانجی نەبێ نەکرێ بەڵام بەڕای من لەم کاتیا و لەم زروفێکی ئێمە تێکەوتین خەڵک ئیمانی بە خۆپیشاندان نەماوەکو خۆتانە بینین بەردەوام خۆپیشاندانەکان بەروکزیە ڕۆشت هزار هایچی بە ملیۆنەها موچەخۆرە هەبێ یان نەو بێ وەکو یەکی لێ لە سەرجادە سێرەکە لەگەڵتانە
یعنی هەر خۆت ماندۆکەی بە تەنیا تووشی ناومێدی دەکا ئەم هەنگاوکی باشە هەموو لە ماڵەکەی خۆیەتی و لینکێکە ئیکاتەوە و مۆری واژی خۆیەکە و دڵنیاییم بە هەموو فەرمانبەران زۆر جا پرسیاری ئەوەکەن کە ئەم واژوانە چێتە کوێ یەک بەرپرسی کوردی نایبینێتە واژوانە بە دڵنیایی ئێمە زمانیەوەین هیچ بەرپرسێکی کوردی ئەوە جوانە نابینێ تەنها ڕاستەخۆ برێت بۆ بەرپرسانی عێراق هێشتا و خەمە ماوە کە ئەگەر بیبین و بەڵێ بە دڵنیایی زۆر نامەمان لەسەرەوە بۆیە کۆمنتمان بۆ هێکامە ئایا بەرپرسانی کورد ئەیبینن ئایا ئەمە کێشەمان بۆ دروست ناکە بۆ مەسلەی چۆن بڵێ فەسڵکردن کێشەی یانی کۆمەڵی گرفتیان ئەمە خەلە لە کۆمەڵی خۆی زیاتر بەرپرسان لەوانەیە دوو حیزبی دەسەڵاتدار ئەم گومانانە ئەندامەکانیان بیخەنە ناو خەڵکەوە کە بترسێ و بکشێتەوە چونکە بەڕاستی ئێمە لە ڕووی دەستوری یاسای و هیچ ئیشکالێتێکی نییە ئێمە داوای مافەکەین جالێرە بە یاخود لە عێراق بۆچی بە بەرپرسەکان ئاساییە و ئازادی و جێی دەستخۆشیێکە موچەی خۆی لەوێ وەرەگرێ زۆربەی بەرپرسە گەورەکانمان موچەی لە عێراق وەرەگرێ بۆچی بۆ شانازی بۆچی بۆ من خیانەتە ماوەسا سینکاتمان زۆر کەماوە کۆتا کۆمنتی تۆ ئەگەر هیوادارم ئەو فەرمانبەرانەی کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و موچەکەیان بڕاوە موچیان نادرێتێ موچیان دواکەوێ ئەم فۆرمە پڕ بکەنەوە بەڕاستی ترسی ناوێت چونکە ئەگەر ترسی بویستایە ئێمە ئیشکارێکی لەەوە شێوەمان نەکرد لەبەرەوەی ئێمە داواکەین کە سەرۆک کۆماری عێراق کە پۆستی سەرۆکۆماری وەرگتووە لەگەڵ وەزیری دەروە عێراق هەر کوردێکە ئەوەش هەر پۆستی ئەوێ وەرگتووە لەیان موچەکەیان ئەوان موچەکان وەرەگرن و هیوادارم کە ئێمەش موچەکەمان بچێتە پاڵ موچەکەی ئەوان کە ئەوان بۆ ئەوان ئەگەر شانازی بێ ئەوە ئێمەش بە هەمان شێوە شانازیە بۆ ئەگەر ئەوان خەلەلێکی تیابێ بۆ ئێمە خەلەلێکی تیابێ بە هەمان شێوە بۆ ئەوانیش هەر خەلەلێک یان ناشرینێکی تیایە کەواتە لەبەرەوە پێیان ئەڵێم بە هەموو موچەخۆران ئەڵێم تکایە ئەم فۆرمە پڕ بکەنەوە واژە خۆیان بکەن لەکوێت بەدەست بکەوێت یا بەردەستیان بێت لە هەموو لینکێکە کەناڵەکانە لە هەموو سایتەکانە بڵاومان کردوێتەوە هەر ئەوەنە لە گۆگڵ لینکەکە لێبن یەسەر خۆی حەقلەکانیەتە خوارەوە و پڕیکەن و زۆر ئاسانە زۆر باشە زۆر سپاس سپاس کامیوانی بەرنامەکەمانی باڵێست زۆر بەخێر بەڵێ بینەرانی عزیز دەچین لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕویان داوەچین پێکەوە بینەریان دەبین. پانزەی شەشی ساڵی 1969 بەڵاوبوونەوەی یەکەم ژماری ڕۆژنامەی زەورە لە شاری بەغدا و لەسەر دەستی مەدحەت پاشای والی عوسمانی لە بەغدا ئەوەش یەکەم ئەزموونی ڕۆژنامەگەریە لە عێراق و 52 ساڵ پێش دامەزراندنی ئەو وڵاتە و دانانی سیستەمی پاشایەتی بۆی بەهۆی گرنگی ئەو ڕۆژە لە مێژووی عێراقدا کراوەتە ڕۆژی ڕۆژنامەگەری عێراق ڕۆژنامەکە هەفتانە دەردەچوو بە زمانی عەرەبی و بارەگەی سەرەکی لە شاری بەغدا بوو و لە ئێستادا ئەو ڕۆژنامەیە زمانحاڵی سندیکەی ڕۆژنامەنووسانی عێراقە مەدحەت پاشا کۆمەڵێک چاکسازی کارگێڕی و ڕۆشنبیری و ئابووری ئیداری لە عێراقدا ئەنجامدا دەرکردنی و ڕۆژنامەیەش یەکێک بوو لە دەستکەوتەکانی ناوبراو لە عێراقدا. پانزەی شەشی ساڵی 1920 هەڵگرسانی شۆڕشی ئاگریداغ بە سەرۆکایەتی ئیحسان نووری پاشا دژی داگیرکاری و چەوساندنەوەی نەتەوەی لە باکووری کوردستان لەلایەن تورکە ڕەگەزپەرستەکانەوە ئەم شۆڕشە دوای لە سێدارەدانی شێخ سەعیدی پیران وەڵامدانەوەیەک بوو بۆ ویست و مەرامەکانی کۆماری تورکیا بۆ کەبکردنی دەنگی کورد و هەوڵدان بۆ تواندنەوەی کورد لە باکووری کوردستان ئەم شۆڕشە لەلایەن پارتی خۆی بوونەوە هەڵگیرسا و چیای ئارارەت کرایە بنکەی سەرەکی شۆڕشەکە لەسەر لووتکەی چیاکە هەمان ئاڵاکەی پێشەوە قازی محەممەد هەڵکراو کوردەکان لە خۆشەویستیان بۆ سەرکردی شۆڕش نازنەوی پاشایان خستە پاشگیری ناوەکەیەوە بۆ کەبکردن و دامرکاندنەوەی ئەم هەوڵەی کورد بۆ سەربەخۆیی خۆی هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران بە هاوبەشی کاریان کرد بۆ سەرکوتکردنی ئەو شۆڕشە و ئێران بەڵێنیدا کە سنوورەکانی خۆی بەڕووی کوردەکاندا دابخات و بەو جۆرە کۆتایش بەو جوڵانەوە ڕزگاری خوازی کورد هێنرا و بەشێکی زۆری چاکدار و سەرکردەکانی شۆڕشکەوتنە دەست جەلادەکانی تورکەوە و شەهید کران و بەشێکی دیکەشیان بۆ ناوچە جیاجەکانی جیهان هەڵهاتن. پانزەی شەشی ساڵی 1952 کۆچی دوایی شاعری گەورە و نیشتیمان پەروەر و پێشکەوتن خوازی کورد مەلا عەبدوڵای کوڕی مەلاکەریمی تووتنچی ناسراو بە مفتی پێنجۆنی لە تەمەنی 71 ساڵیدا مفتی پێنجۆنی ساڵی 1970 لە گوندی بیستانی ناوچەی پێنجۆن لەدایک بووە سەرەتای خوێندنی لە حوجرەکەی باوکی بووە و بەشێک لە زانستە شەریعەکانی خوێندووە و پاشتر بۆ درێژەدان بە خوێندن ناوچەکانی بیارە و سنە و مەهابەت و مەریوان و بۆکان و سەقز دەگەڕێت مفتی کاری عتاری و جگەرە و تووتنی کردووە
بۆیە نازناوی مەلا عەبدوڵای تووتنچی لێنراوە. ساڵی 1936 یەکەم شێعری خۆی لە ڕۆژنامەی ژیانی پیرەمێرد بڵاو دەکاتەوە. هۆنراوەکانی زیاتر کۆمەڵایەتی و نیشتیمانین و هاندانێکی زۆریان تێدایە بۆ خوێندەواری و فێربوون. ڕاخنە لەباری دواکەوتوی کۆمەڵگە دەگرێت و گەورەیەک بۆ کەس نەبێت سێبەری بە یەکێک لە هۆنراوە کاریگەر و جوانەکانی موفتی پێنجۆنی دادەنرێت. لە یەکێک لە شێعرەکانیدا وەسیەت دەکات کە لە گردی سێوان بە خاک بسپێردرێت، بەڵام دوای مردنی کەس و کارەکەی وەسیەتەکەی جێبەجێ ناکەن و دەیبەنەوە بۆ زێدەکەی خۆی و لەوێ دەینێژن. بڵێزان کۆمەڵێک زانیاری هەیە لەسەر ئەوەی کەوا هەر کەسێک بێوێ کێشی زیاد نەبێیان بامەنەیەکی تر قەڵەو نەبێ، با بزانین ئەو زانیاران چین کەوا ڕێگریەکەن لەوەی کەوا کێش زۆر نەبێت. قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی وەک شەکرەی جۆری 2، نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە. قەڵەوی بە ڕێوشوێنی جیاواز پێوانە دەکرێت، وەکو هێمای بارستایی لەش یاخود پێوانی کەمەر و بوونی ورگ. بۆ خۆپاراستن لە قەڵەوی و نەهێشتنی ورگ پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین. یەکەم، خەوی شەو لە کاتژمێر 12 شەو درەنگتر نەبێت و گەورەکان 8 کاتژمێر خەویان پێویستە و منداڵیش 9 بۆ 10 کاتژمێر. دووەم، خواردنەوەی 2 بۆ 3 پەرداخ ئاو بەیانیان کاتی هەستان لە خەو و بەردەوام ئاو خواردنەوە پێش و پاش خواردنی ژەمەکان و تا کاتی نووستن پێویستە ڕۆژانە 12 بۆ 15 پەرداخ ئاو بخورێتەوە. سێم، باشترە تەنیا 2 ژەمی سەرەکی بخورێت، ژەمێک لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی و نانی تیری یاخود جۆ لەگەڵ ماست و هێلکە و گوێز. ژەمی دووەم کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە با زیاتر زەڵاتە بێت و شلەمەنی و شۆربا و مریشک یاخود گۆشت یان ماسی و کەمێک برنج یان هەر خواردنێکی دیکە بێت، بەڵام باشترە لە ژەمی ئێوارەدا نان و سەمون نەخورێت. چوارەم، لە نێوان دوو ژەمەکەدا دەتوانرێت میوە و چەرەس و چای سەوز و ئاو و لیمە و شەربەتی لیمە و زەنجەفیل و چای ڕەش و قاوە، بەڵام بەبێ شەکر بخورێت. هەروەها هیچ جۆرە شیرینیەک و ئیشی هەویر، کولیچە و بسکیت و کێک و چپس و شەربەت تەنانەت فرێشیش بێت خواردنەوە گازیەکان نەخورێت. پێنجەم، پێویستە بەیانیان 30 بۆ 60 خولەک وەرزش بکرێت، بە تایبەت ڕۆشتنی خێراییان ڕاکردن لەسەر ئامێری وەرزشکردن و ئێواران پێش یان دوای ژەمە خۆراکەکە ڕۆشتنیان ڕاکردن بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک دووبارە بکرێتەوە. شەشەم، شەوان لە دوای کاتژمێر 8 شەو جگە لە ئاو هیچ شتێک نەخورێت باشترە. پابەندبوون بەم ڕێنمایانە بە بەردەوامی ئەوە دەبیتە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست. بەڵازان دەچینە لای پامێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی بزانین دوای زانیارەکانی شاری سلێمانی چینوە دەوترێت لە بەردەم نەخۆشخانەیەکدا کە زیاتر قەرباڵغێکی زیاتری پێوە دیارە بزانین زانیاریەکان چین. ڕامی ئەسڵای خوات لێبێ دوایین زانیارەکانی شاری سلێمانی چین گەر پێمان بڵیت. بەڵێ دانیار سڵاوی خوا لێبێت دیارە بەڕێبەری تەندروستی سلێمانی ئاماژەی بەوە کردووەکە دۆخی تەندروستی سلێمانی و پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا لە قۆناغێکی مەترسیداردایەوە ئاماژەی بەوە کردووەکە پێشبینی کراوەکە هەفتەی داهاتوو ژمارەیەکی ئەجگار زۆر لە توێژبانی ڤایرۆسی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕابگەیەندرێت و ئاماژەی بەوە کرد کە لە ئێستادا تەنها چارەسەر بۆ ئەم پەتایە ئەوەیە کە هاوڵاتیان تاکپارێزی و خۆپارێزی بکەن بەتایبەت لە شوێنە قەرەباڵغەکان ئەوە نزیک نەکەوتنەوە لە یەکتر لە ئێستادا باشترین چارەسەرە. دیارە دانیار بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی موچەی
فەرمانبەران و کارمەندانی تەندروستی و پزیشکانی نەخۆشخانەکانی دابین نەکردووە ماوەی نزیکەی هەفتەیە کە بەشێک لە پزیشکانی تایبەتمەند و پسپۆر لە نەخۆشخانەکان مانیان لە کارەکانیان گرتووە و تەنها کارمەندانی ئاسایی دەوامی نەخۆشخانەکان بەڕێ دەکەن یا بەشێک لەو کارمەندانەی کە خۆبەخشیان پێدەوتە لە نەخۆشخانەکان کار دەکەن. دیارە هەر دوێنێ سندیکاکانی تەندروستی شاری سلێمانیش دەنگی خوان خستە پاڵ دەنگی پزیشکانی مانگرتو و ڕایانگەیان ماوەی 48 کاتژمێر دەخەنە بەردەستی حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی تاوەکو موچەکانیان پێ بدرێت. یعنی ئەوان ڕانگەیان ئەگەر بێت و لە ماوەی 48 کاتژمێرە کە ئەمڕۆ تەواو بێت موچەکانیان پێ نەدرێت بێگومان ئەوانیش بایکۆتی دەوامی نەخۆشخانەکان دەکەن کە ئەوەش بێگومان گرفتێکی گەورە بۆ نەخۆش دروست دەکات و ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانەکانەکەن و تا ئێستا ئەوەی کە بزانم ئەو پزیشکانە مانیان نەگرتووە نەخۆشخانەکان بەشێک قەرەباڵغ بوون بەڵام بۆ ئەندازەیە نەبووە کە نەخۆش لە بەردەمی نەخۆشخانەکان بە شێوەیەکی زۆر بوەستێت و پزیشک چارەسەریان نەکات بەڵام قەرەباڵغی بێگومان دروست بووە لە بەردەمی نەخۆشخانەکان. دیارە ئەگەر بێت و ئەمڕۆ موچەی کارمەندانی تەندروستی نەدرێت بێگومان زۆربەی و پزیشکانەی کە یان سندیکاکانی تەندروستی بەتایبەت لە قی سلێمانی کەمانەگرن گرفتێکی زۆر بۆ کەتی تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانی دروستە بێت بۆی ئەوان داوایان کردو بە زۆرترین کات وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم موچەی کارمەندانی تەندروستی بدات بۆی کە نەخۆش لە پارێزگای سلێمانی ڕوبەری گرفت نەبێتەوە. هاوکات دوێنێ من پرسیارێکم کرد لە سندیکاکانی تەندروستی ئایا ئەم بایکۆتە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی یاخود هەولێر و دۆک و شار و شارشکانی تر شەکرێتەوە ئەوان ڕانگەیان کە بێگومان لە شاری هەولێر بەهۆی ئەوەی کە دۆخێکی سیاسی جیاوازتر هەیە لە شاری سلێمانی ئەوان ناتوانن بایکۆت بکەن سەرڕاوێکە ناڕەزایەتیان هەیە سەرڕاوێکە موچیان وەنەگرتووە بەڵام سندیکاکانی تەندروستی دۆک و هەولێر بایکۆتی تەندروستی ناکەن و نەیان کردووە ئەم گرفتە تەنها لە پارێزگای سلێمانی هەیە بۆیە داوایان کرد بە زووتیکان حکوومەت بەدەمیانەوە بێت کە موچەکانیان پێ بدات و ئەوان تەنها بە پێدانی موچەی ئەو مانگە دانیار یعنی تەنها موچەی مانگێکیانە پێیاندا ئەوان دەگەڕێنەوە سەرکارەکانیان لە کاتێکدا پێشتر چەند داواکاری تریان هەبوو وەکو خەرجکردنی پارەی مەترسی یان دەرماڵی مەترسی بۆ پزیشکان کە لە ئێستادا لە ڕیزی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنادان کە مەترسیەکی زۆریان لەسەرا و ڕایانگەیان زیاتر لە 100 بۆ 150 کارمەندیان تووشی پەتای کۆرۆنا بوون بەش بەتایبەت خۆبەخشەکان بۆیە ئەوان لە ئێستادا نەداوای دەرماڵی مەترسیەکەن نەداوای پارچە زەویەکەن تەنها داوای پێدانی موچەی مانگێک دەکەن کە ئەوان بەناچاریش ئەو بایکۆتیان ڕاگەاندوە چونکە دۆخی ژیانیان وەکو خۆیان ئاماژەیان پێکرد لە قۆناغێکی زۆر مەترسیدادا چونکە دۆخی داراییان بە تایبەتی لەم کاتەی ئێستا تێک چووە و داواکەن کە موچەکانیان پێ بدرێت. زۆر باش زانیاریەکان بوو لەسەر بایکۆتی ئەو زانیاریە ڕەوشی تەندروستی سلێمانی بڵێ ئەو زانیاریە لە کوێوە سەرچاوە دەگرێت ینی ئەو هەواڵە لە کوێوە پشتی پێ ببەسرێت کەوا لە چەند ڕۆژی داهاتوو لە سلێمانی کارەسات ڕوودەدا خەڵکێکی زۆر تووشی کۆرۆنا دەبن خەڵکێکی زۆر دەمرن یانی ئەمە بە چه پێوەرێک بە چه معلوماتێکی پلەبەندی زانستی لە کاتێکا تا ئێستاش ڕێژەی توشبوون ئەتوانم بڵێم لە 102 ئەگەر تێپەڕ کردو نەگەشتێتە 103 لە 102 ڕێژەی توشبوون و بڵاوبوونەوەیە. شوان ئەمە زانیاری بەڕێوەبەری تەندروستی سلێمانیە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە یەکێک لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە ڕایگەیان کە ئەمە لە چەند ڕۆژی داهاتووە احتیمالی هەیە ڕوو بدات و ڕایگەیاندووە کە خەڵکێکی زۆر هەڵگری ڤایرۆسەکەیە بەڵام نیشانەکانیان نییە لە بازاڕەکان دەسوڕێنەوە لە مۆڵەکان لە ماڵەکان دەسوڕێنەوە تەنها ئەوەیە کە خەڵک تووشەکەن و بێگومان یعنی ڕوو نەبووەتەوە ئایا ئەم ئامارە تەنها یا پێشبینیە یا تەنها قسەیە یعنی من هەوڵەدەم ئەمڕۆ لەگەڵ تەندروستی سلێمانیە ئەمە یەک لای بکەمەوە چونکە ئەم هەواڵە خەڵکێکی زۆری تووشی دڵڕاوکێ و قەلەقی کردووە بە تایبەت ئەو کەسانەی کە نەخۆشن ئەم هەواڵیان زۆر بەلاوە هەواڵێکی ناخۆش بوو لە کاتێکدا ئەوان چاوەڕوانی ئەوە بوون کە تەندروستی سلێمانی ڕای بگەێنە کە ئامارەکە بەرەبەرە ڕوو لە داکشانەکان بەڵام ئەم هەواڵە جارێکی دیکە خەڵکی تووشی دڵڕاوکێ کردەوە و دیار نییە ئایا ئەم هەواڵە پشتی بە سەرچاوی زانستی بەستووە یان تەنها پێشبینی یا معلوماتە ئایا ئەمانە پشکنینیان بۆ کراوە ئەو 50,000 کە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕایگەیاندووە یا تەنها وەکو پێشنیار و وەکو بۆچوونی خۆیەتی یعنی هەوڵەدە من ئەمە بە تایبەتی یەک لای بکەمەوە بەڵێ زۆر باشە ڕامیار لە ئێستادا ئەگەر نەخۆشێک حاڵەتێکی تەواوی هەبێت کەرتێکی تەندروستی با بڵێ نەخۆشخانەیەکەیە کە ئەو نەخۆشی بۆ ببرێت یاخود تەواوی نەخۆشخانەکان مان دەگرن کارمەندەکانیان مان دەگرن و داوام ناکەن.
نەخۆشخانەکان کراوە دەبن بەڵام پزیشکی پسپۆر یان پزیشکی پایە بڵند و پزیشکی ئەمانە لە نەخۆشخانەکان نابن ئەوانەی کە کاروباری نەخۆش بەڕێ دەکەن تەنها کارمەندانی تەندروستی ئاساین واتاوانەی کە لە دوای دەرچوونیان لە نەخۆشخانەکان دامەزان و بەشێکی دیکە لەوانەی کە کاروباری نەخۆش بەڕێیەکەن کەسانی خۆبەخشن ئەوانەی کە بە خۆبەخش لە نەخۆشخانەکان داوامەکان یعنی کاروبارەکان بەڕێ دەکرێت بەڵام بە شێوەیەکی پسپۆرانە نا چونکە خۆتە زانی ئەگەر پزیشکی پایە بڵند یان پزیشکی پسپۆر کاروباری نەخۆش بەڕێ نەکات بێگومان گرفت بۆ نەخۆش دروستە بێت چونکە دەستنیشانکردنی نەخۆشەکان یا چارەسەرکردنی نەخۆش پێویستی بە کەسی پسپۆر و کەسی شارەزایەوە بورە پێویستی بە پزیشکی پسپۆر و شارەزا هەیە ئەگەر کارمەندی تەندروستی ئاسایی ئەمە بکات بێگومان ناتوانێت وەکو پزیشکێکی پسپۆر بکات لەبەرەوە بێگومان یعنی ڕایان گەاندووە گرفتی گەورە بۆ کەتی تەندروستی سلێمانی دروستە زۆر باشە ڕامیار ئەی ئەگەر زانیاریت هەبێ یان هیوادارم لە چالەکەەکانی داهاتوودا و زانیارەشمان بۆ بەدەست بێنی بزانە هەڵوێستی هاوڵاتیان چۆنە هەڵوێستی کەسانی نەخۆش و کەسوکاری نەخۆش یە کاتێک دەچێتە بەردەم نەخۆشخانەیەک و با بڵێن کەس لەوێنیە نەخۆشەکەی چارە بکات وەروە دیسانی شەوە پزیشکەکانیش مافی خۆیانەکەوە لەوێ نین و بەر حاڵ ئەوانیش بۆ داوای ڕەوای هەم خەڵک و هەم خۆشیان بایکۆتیان کردو. بەڵێ ئینشەڵا هەوڵێم بەڵام بێگومان ینی شوان ئاشکرایە لەم نێوانەیە قوربانی یەکەم هاوڵاتی و نەخۆشە ینی هاوڵاتی ئەبێ هەم باجی پزیشک هەم باجی نەبوونی موچەی پزیشکەکان بدات کە لە دەرەوە چاوڕێکن بێگومان هەر یەک لێمە کە ئازیزانمان کە تووشی گرفتێکی تەندروستیە بن ئەگەر بێت و سەردانی نەخۆشخانە بکەین هیچ پزیشکێک نەبێت چارەسەری بکات دوجار تەنها نەخۆش و هاوڵاتیانە تووشی ئەم گرفتە بن و نیگەرانی ئەوانیش بێگومان هەرەوە دەبێت کە ینی گلەی لە حکومەت بکەن بێگومان گلەی لە پزیشکان ناکەن چونکە ئەمان جەزانن ئەمان مافی خۆیانە و مافیان پێ نەدراوە پزیشکان وەکو هەڵوێستێک لە بەرامبەر کەم تەرخەمی حکومەت مانیان گرتووە نەک لە بەرامبەر هاوڵاتیان چونکە هاوڵاتیان لەم نێوانەیە تەنها قوربانین و هیچ دەسەڵاتێکیش نییە کە پزیشک نەبێت نەخۆش سەردانی بکات ینی هاوڵاتی چی بکات ینی بێگومان کارەسات دروستە بێت شوان ینی ئەمەی کەم بزانم نەخۆش بچێ بۆ نەخۆشخانەکان وە پزیشک نەبێت چارەسەری بکات بێگومان لەواچێ خەڵک تووشی گرفتی زۆر گەورە بێتەوە لە ڕووی کەتی تەندروستیەوە لە پارێزگای سلێمانی. زۆر سپاس بۆ پامێرمان ڕامێر عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بینەران یازی ساتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان بە یارمەتی هاوکارەمان میواخوازین کە سەرجەم بڕگە بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.